أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا يكلف الله نفسا إلا وسعها، لها ما كسبت وعليها ما اكتسبت. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به، واعف عنا واغفر لنا وارحمنا، أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. صدق الله العظيم. يا رب من عبدك گناه بارم، جرودي نفس شيطانم، رو رشي روجي ديوانم، محمد پشتیوانم، شفاعت يا رسول الله. لدنيا دار بواري، لدنيا دار بواري، بمال وحال وهجاري، سبي أمري شرمزاري، دري شيطان برديك جاري. دنيا دروا ودبريتوا، هيج لخدا ناشاريتوا، مردو زندو دكريتوا، لمحشرك وكريتوا. أي هاوار أي هاوار بوكوشي دواي، دخريت قربة هاي، بتاريكي وبيروشناي، سودتنا خواز داراي. أو وقتي نفخي صور لي أدري، أو وقتي نفخي صور لي أدري، درقاي توبة بي وادري. لو روجنا حشر أكرم، روف هر حزاكا بمري، بلا مردن بلا مردن هلا جيري، توبة لك اسورنا جيري، زمان لا اسخواد جيري. هركز ديوي ببيني ري نجات، ليبدا بروحي محمد صلوات. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. بنای خواهی بخشنده مهربان،
بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام زۆر خۆشحاڵین بۆ جارێکی تر و لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان هاتینەوە خزمەتتان. خۆشەویستان و بەڕێزان، ئەمڕۆژ بە کۆمەڵێک بابەتی نوێ و برگەی تازە و بابەتی بە جۆش و خرۆشەوە ئینشاءڵڵا دەینە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بە ئومێدی ئەوەی خوای گەورە لێمان قبول کات و بیکات بە توێشویەک بۆ قیامەتمان ئینشاءڵڵا و ئێوەی بینەر و ئێوەی خۆشەویستیش تێکڕای بەرنامە و پرۆگرام و بابەتەکان بە دڵی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ ئینشاءڵڵا. هەروەکو ڕۆژانی ڕابردوو دەچینە خزمەتی مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ دیار، زۆر بەخێری ئەهێنین بۆ نێو ئستۆدیۆکانی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کاگڕیازی خۆشەویست. ئەمڕۆ باس و خواسێک ئەکەن دەربارەی بابەتێک کە حەز ئەەکەم لە زاری خۆیەوە بزانین ئەو بابەتەی ئەمڕۆ کە باسی لێوە ئەکرێت چییە کاگڕیاز و بینەرانی بەڕێزیش ئاشناکە بۆ زانین ئەو بابەتیان. زۆر سپاس بۆ تۆی خۆش. ڕێخستنەوەی پەیوەندی نێوان خوا و بەندە بە تایبەت لە ڕەمەزانەوە کۆڵێ زیاتر ڕێخستنەوەی ئەم پەیوەندیە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمە لەگەڵ بەڕێز مامۆستا شێخ دیار بە خێراتنێکی گەرمەکە مامۆستا و تاعات و عیبادەتی ئەم ڕۆژەش بۆ کۆم ڕۆژەکانی تر خوای گەورە لێمان قبوڵ کە دوولاتان سابێ. خۆوەکو دوێنە تینود نییە؟ نەوەڵا ئەمڕۆ زۆر باشم. باشیت؟ زۆر خوای گەورە دوێنە زۆر توینی بمانسا هەستمە کرد پڕگی وشە لەشی ساوێ. پێم خۆشە شاعیر و عاریفی خواناسی کورد مامۆستا مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی وەکوڵێ خۆ یەکلانەکردنەوە بۆ خوا و خۆ پەیوەستکردن بە مەسەلە لاوەکیەکانی دنیا و بیرکردنەوە لە دنیا و ڕێغنەخستنەوەی ئەم پەیوەندیە تونند و تۆڵە لەگەڵ خوا فەرمێ خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم. ڕێخستنەوەی پەیوەندی نێوان خوا و بەندە کە لە ڕەمەزانە کە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخوازە بێ پێم خۆشە ینی گرنگی و بایەخی ئەم پەیوەندیە بزانین. مرۆڤ لە ژیانی دنیاە تا چەند پێویستی بەم پەیوەندیە هەیە، تا چەند پێویستە لە ژیانی ڕۆژانەیە هەموو کاروکردەوەکانی وەکۆڵی لە ڕوانگە و بە پێوەری ئەم پەیوەندیە وەکۆڵی هەڵسەنگێنیا بپێوێ. چۆن بۆ منە هەموو کاروکردەوە و قسە و ڕاز و نیازێکی بە پێ ئەم پەیوەندیەوە کۆڵێ دەستنیشان بکە. جا ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم پەیوەندیە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان خوا و بەندە بە تایبەت لە ڕەمەزانە مامۆستا تەوەری ئەمڕۆژمان ئەمەیە. سەرتان پێم خۆشە کە ئێمە ئەڵێن ڕێخستنەوەی پەیوەندی نێوان خوا و بەندە مەبەستمان لە چییە؟ یان ئەم پەیوەندیە گزارش لە چییەکە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلي وسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد، دو حقيقتي جورها إلى دنيا دا یەکەمیان ئەڵڵایە، دووهەمیان پەیوەندی بەو زاتەوە. حقیقەتی یەکەم ئەڵڵا هو الأول والآخر والظاهر والباطن. غەیری خوا هەمووی پوچە، غەیری خوا هەمووی لاشەیئە. حقیقەتی دووهەم پەیوەندیکردن بە زاتی خواوە جەلە جەلالوه. هەموو هەرج ڕێگایەک ئینسان مسلمان بگرێتە بەر بۆ ئەوی بگا بە حقیقەتی یەکەم کە ئەڵڵایە مەشروعە. هەج ڕێگایەک ببێ بە مانیع مەمنوع و محەڕەمە. یعنی هەرج لادانێک هەبێت دوورت خاتەوە لەخوا محەڕەمە. هەرج ڕێگایەک نزیکت کاتەوە و بتگەێنێ و پەیوەندیت خۆشکا لەگەڵ خوایە مەشروعە. ئینسانە بێ دەستی پێوە بگرێ بزانێت چۆن ئەگات بە حقیقەتی یەکەم کە ئەڵڵایە. چۆن پەیوەندی بکەم؟ ئەمە سڕی وجودە، ئەمە نهێنیەکەیە کە ئینسان چۆن پەیوەندی بکە بە خوای پەروەردگارەوە جەلە جەلالوه. یەکەم شت کە بۆ ئینسان دەرکەوێ ئەوەیە کە زاتی خوای لا ڕوون بێ، کە بزانێ فعلەن ئەم کەسە کە هەیە کە عەبدە. ئەبێ عەبد لە خۆی بەرزتر و گەورەترێک هەبێت کە ناوی ئەڵڵا بێ، غەیری ئەو نەبێ بە سەیید، غەیری ئەو نەبێ بە کەبیر، غەیری ئەو نەبێ بە ئەکبەر، غەیری ئەو نەبێ بە عظیم. وەکوڵێ پچڕێنەری لە نێوان خوا و بەندەیانە وەسیلەیەک نەبێ، ئەمە عەبدە و ئەوە خوایە و تەواو.
بويا محمد رسول الله لمسلمة فرمي كونوا عباد الله إخوانا، يعني بو أخوة عبد بن برانبريك إخوان بن نك برانبريك هيج تسمية كينية هيج عنوان كينية غير أخوة نبي. بويا القرآن جاء فرمي إنما المؤمنون إخوة، رازي أفرمي إنما أداة حصرة أخوتي حقيقيها بيننا إيمان دارانا كواتا عبدا كان لنا لبين يكترياها ميان عبدا هيج عنوانك نییە وإنما شتێک هەیە ناوی حقیقەتێکی گەورە هەیە ناوی ئەڵڵایە دوو هەمیان ئیتیصال و پەیوەندیکردن بەخواوە چۆن پەیوەندی پێوە بکەین ئەوە نهێنیەکەیە کە ئینسان یەکەم شت ئەوەیە کە خوای لا ئاشکرا بێ، خوای لا ڕوون بێ، حقیقەت و ماهیەتی خۆشی بزانێ کە خۆی عەبدە. محمد رسول الله لەسەر ئەرز بوو، خوا ناوی ناوە بە سبحان الذي أسرى بعبده، چوو ئاسمان فەرمووی فأوحى إلى عبده، کەواتە لە ئەرز عەبد بوو، لە ئاسمانەکانیش هەر عەبد بوو صلى الله عليه وسلم. پەیوەندی و ئیتیصال لەگەڵ خوایە سێ جۆرە. جۆری یەکەم پێوتێ پەیوەندی ئیعتیصام، ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. اعتصام چییە؟ بە یەک نمونەی بچووک مناڵ کە لەگەڵ دایکی ئاچێتە دەرەوە، کاتێکە شتێک گێتە پێشەوە یان سیارەیەک یان سەرجادەیەک یان بازارێک قەڵەباڵغیەک ئەوە باوەشەکە بە دایکیە، ئەوە اعتصامە لە زمانی عەرەبیە. فإنسانە بێ اعتصامی هەبێ بە ذاتی خواوە من خلال كتابه، لە خلالی کتێبەکەیەوە کە القورآنە. بۆیە خوا ئەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا، کەواتە حەبلی خوا چییە کە بینی ئەرز و ئاسمانی گرتووە؟ القورآن كلام الله تبارك وتعالى. أما النوعية كم كبيوتي الاعتصام، اتصال نوعي اتصالك بيوتي اعتصام لدوا يا درتشين لاعتصام. اگر کسی باوشی کرد بدینی خوایا بقرآنی خوایا لقل خوایا ابو جل جلاله هرچ خيرك خوا داينا بلويا بي وافعلوا الخير لعلكم تفلحون، وتوان هرچ خير بدقينه بخواي جوره مشروعه، هرچ دوات خال لخوا ممنوع ومحرمه ابي الدور كوي تولي دو هم يعني ابي ابي شهود فيوندي شهود اتصالي شهود شيء يعني لاعتصام ودرتي او ندس بخوا وقرتوها او نلقى خوا متعلق بوي او مشتاق خوا بوي او نعشق خوشويستي دروز بو خوا ان جاء شهود كانما خوا ابيني جل جلاله، كانما شاهده لقلطه، كانما شاهده لقلطه، يعني شهودك بينينك. بويا بيغمبر صلى الله عليه وسلم فرموي كجبريل هاتو فيري كردين اسلام ايمان احسان، كواتە شهود لبين إسلام وإحسان لبين إسلام وإيمانايا. إسلام هموي عمل، إيمان هموي ذوقه. إسلام كالي أركان الإسلام هموي إيشة، نيجة زكاة إيشة، حجة إيشة، صوم إيشة. أي إيمان؟ على أن تؤمن بالله وملائكته وكتبه هموي ذوقه، هموي لذته، ذاق طعم الإيمان، هموي الروحة. كواتە اتصالي شهود لبين إسلام وإيمانايا. اتصالي سيهم بيوندي وجود، يعني كأنما تو بوي بجزئك يان خوا بو بجزئك لجيانه. أو مرتبة إحسانك أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. يعني وا عبادتك واخوا برستي وابشي تنيجوا وكو عروي كري زبير وتيان ولا قاتش سرطانيتي تي أي شارة وتي بنجتك انتي بنجيتي ولا غافلة من الأخوة تيان أي شيء كاين كرك سرطان سرك يبو سره وتيش من نيجا ولا نيجا بيقرتين والله لن يوش سلام يا وتيان إلا لله وإنا إليه راجعون تيشيبو وتشيه تيان ولا قاتش قرتاه دوتي الحمد لله لئن أخذت فقد أبقيته أجر قاتشك لاقيك بردوس يعني يشتوت دودس وقاتشك. أما بي أو تيشي كتشوت ناو نيجا أجاي لدنيانا معه أن تعبد الله بيدي شي كالت بالند لسر شاني لن سجدين ويجا عبد الله براي قوريتي عبد الله كري الزبير عروة الزبير سيكري هو عبد الله عروة عبد الرحمن هل متصف بصفاته. فإنسان كتشو نيجا كتشو عبادة طاعته هو متصل بلقلب الوردقارة كأنك تراه كأنما تو أي بيريت بلام ناشي شبهيني بهيشته والعياذ بالله. أجر أو حقيقة تجربة دردكو أو بزاني كأو تو أبينت أو كافية كالرقابة وتشاوديري وكاميرا أو لسرتوه ما مسا أم بيونديا وكولي زور جرينجا يعني خواي جورا لبيانا هشتنا وبزيندويشنا أم بيونديا وكولين بردوام بيامي ناردو بيام براني ناردو من ما بس ما بپرسم آیا ام پیوندی وکل تاگ لعنه بز مروف پیوندی بخوا اکایم وکل پیوندی که پیوندی کی دو لعنه و هم خوای گوره پیامی بو مروف نادو هم مروف حتی عارفی گفهمی اگر خوای گوره قرآنی بو سرزبی نرد به او هم بندکان
بە دوعا ئەتوان پەیامێ بۆ خوا بگەێنەوە. ئەم جوان. پەیوەندێکی تاگلایانەیە هەر مرۆڤ بۆ کۆڵێ پەیوەندی بەخواوە ئەبەستەیان خواش وەکو ئەڵێ ئەوەی کە فەرمێ یادم بکەن و زیکرم بکەم نیژ یادتانەکەم. لە حەدیثە قودسیەکە خوا ئەفەرمێ يا ابن آدم إذا طلبتني وجدتني وإذا وجدتني وجدت كل شيء وإن فتك فاتك كل شيء. ئەگەر داوام کەی من حازرم شوبێک لوبێک عەرە بەڵێ یەکسەر لەگەڵ تام. ئەگەر منە دۆزیەوە هەموو شتێک دۆزیوەتەوە، بەڵام ئەگەر منە لە دەستدا هیچ نەدۆزیێتەوە هەموو شتێک لە دەست ئەدەی. کەواتە پەیوەندیەکە لە بینی دوو کەسایە، لە بینی ئەڵڵا و عەبدایە. بۆیە عەبدوڵڵایش ئیضافە کراوە بۆ ئەڵڵا. عەبدوڵڵا باشترین و گەورەترین لەقەبە کە ئینسان ئیعتیزاز بەخوای خۆیە بکات، چونکە خوا زۆر خۆشەویستترین مەقام لای خوا عوبودیەتە. بۆیە محەممەد ڕەسوول الله لەسەر ئەرز عەبد بوو کە چۆ ئاسمانەکانیش فەعەوحا إلى عەبدیه. عەبد زۆر خوای تەعالا زۆر حەزی بەو لەقەبەیە. فئینسان ئەبێ بزانێ کە ماهیەتی خۆم بۆ دەرکەوت کە عەبدم و حەقیقەتی خوام بۆ دەرکەوت کە خوایە. ئەم پەیوەندیت چۆن دروستە بێ لە نێوان هەردووکمانە دروستە بێ. ئەو مەجارەکەی داوە، ئەو ساحەکەی کردوتەوە، ئەو دەرگاکانی پەنجەرەکانی واڵا کردووە، دەرگاکانی کردوتەوە بۆ ئەوەی من نزیکمەوە هەرچی سفرەی ڕای خستووە، هیچ کاتێ سفرەی هەڵ نەگرتووە جەلە جەلالوو بۆ ئەوەی عەبدەکە بگەڕێتەوە. بالعکس نەک سفرەی هەڵ نەگرتووە، 30-40 ساڵ چاوەڕێی ئەم عەبدەیە کات. عەبد مراهقە ژنێنێ ئەڵێن قەیناکە، مناڵێ بڵێن قەیناکە هێشتا هەر گەنجە، ئەبێ بە 30 هەر عیسیان، ئەبێ بە 40 هەر عیسیان نسیان، ئەبێ بە 50 هەر چاوەڕێیەکە، ئەبێ بە 60 چاوەڕێیەکە، 70 هەر چاوەڕێیەکە، سفرە هەڵ ناگرێت جەلە جەلالوو. کەواتە پەیوەندیەکە یەکەم لە ذاتی خواوە دەست پێیەکە. تاگلایانە نییە ئەم پەیوەندیە ئەبەدەن لە بینی ئەم دوو کەسایە، کەسێکیان کە ئەڵڵایە جەلە جەلالوو و کەسی دووەم کە عەبدەکانە، کە ئینسان لە عیبادەت دەرچێ ئەوە لە فیترەت دەرچووە. چونکە خوای تەعالا ئێمەی دروست کردووە لەبەر یەک مەقسەد، ئەویش لەبەرەوەی ڕەحممان پێ بکات. هەندێ شتیژی پێداوین بۆ ئەوەی پەیوەندی پێوە بکەین بۆ ئەوەی ئەو ڕەحمە شمولمان بکات. ئیسەل ئیتیصالی من و تۆ بە نوێژەوە، ئیتیصالی من و تۆ بە حەجەوە، ئیتیصالی من و تۆ بە زەکاتەوە، ئیتیصالی من و تۆ بە سیلەی ڕەحمەوە، ئەمەی کە دانراوە هەمووی بۆ ئیتیصال و پەیوەندی لەگەڵ خوا. ئەگەر لەم دەرسا کەوتی لە دەرسی دووهەمە سەرەکەویتەوە. ئەگەر لە دەرسی نوێژە بۆ نمونە لە 160 هەبوو دەیڵاوە زەکاتە و زەکات دەرکە، ئەوە حەجە و مەوسیمی حەجە و بچۆ بۆ حەج، ئەوە ڕۆژوە و ئێمە لە مانگی ڕەمەزانێک دەیڵادەی. فپەیوەندی کردن بەخوای پەروەردگارەوە جەلە جەلالوو ڕەمەزان شوێنێتی، مانگی ڕەمەزان شوێنێتی. بۆ لەبەرەوەی ئەبێ بزانین ئەم کەسە بۆ لە ڕەمەزانە محافەزەکە لە نوێژی جەماعەت، محافەزەکە کە زۆر قسە ناکە، محافەزەکە کە ئارام بێت، سەبری هەبێت. باشە ئەی دوای ڕەمەزان و پێش ڕەمەزان بۆ وانییە؟ کەواتە خەلەلەکە لە چیایە؟ خەلەلەکە لە فەهممانایە بۆ ئەم پەیوەندیە. ئێمە جاری وا هەیەت زیاد لە حەد شتەکە مقدسەکەین. ڕەمەزان ڕاستە پیرۆزە، بەڵام هەمووی ئەیام وڵایە، هەمووی ڕۆژی خوایە، هەموو مانگەکان. خوای تەعالا 12 مانگی دروست کردووە. 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض فلا تظلموا فيهن أنفسكم. کەواتە ظلم ستەم چۆن لە ڕەمەزانە هەوڵەی ظلم و ستەم نەکەیت؟ چونکە حقیقەتێکی بۆ دەرکەوتووە کە ئینسانە بێ لە ڕەمەزانە هەوڵ بات تەجەڕوت بکات لە هەندێک تەجەڕوتەکە لە خواردن، لە خواردنەوە، لە شەهوەت بازی، لە چوونە دەرەوە، لە نەزار، لە قسەی زیاد، لە هەندێک مەسائل. فئەمە ئەبێ وامان لێ بکا بڵین ئەمە میفتاحەکەیەتی، میفتاحە بۆ مانگەکانی کە. بەڵێ مامۆستا باست لەوەکە کە مرۆڤ لە ڕەمەزانە زیاتر وەکوڵێ پارێزکارە، ینی کەمتر بۆ منە بەلای تو لە ڕێ و بەلای شوێنە وەکوڵێ خراپەکانە ئەڕوە. ئێمە هەست دەکەین کە ژیانی مرۆڤ پرش و بڵاویەکی زۆری وەکوڵێ پێوە دیارە، وەک پەندە کوردیەکەش ئەڵێ هەر دەڕوا و هەر دەیچێنێ بۆ نمونە. بەڵام هەست دەکەین ڕەمەزان جۆرێک لە کۆکردنەوەی تایە، ڕێخستنەوەی ئەم پەیوەندیی تایە. وەکوڵێ ڕەمەزان بۆتە خەرمانێ بۆ کۆکردنەوەی مڵۆی کێڵگەی ئەم مرۆڤە. جەنابیش لەگەڵ ئەمە هاوڕای وە هۆکاری چییە کە ڕەمەزان ئەتوانێت ئەم هەموو پرش و بڵاوی و بێسەر و بەری و وەکوڵێ ئەملا ئەولاکردنەی مرۆڤ کۆکاتەوە و ئەم پەیوەندیە بە شێوازی ڕێبخاتەوە کە لەگەڵ خوای خۆیان سەرڕاستانە وەکوڵێ خۆی تەرخانکە بۆ خوا. هۆکارەکەی یەکەم ئەوەیە کە ئینسانەکە تێگەیشتووە لە مەسائلی ئەجر و پاداشت، کە لە ڕەمەزانە ئەجر و پاداشتێکی زۆر هەیە لەلایەن خوای پەروەردگارەوە جەلە جەلالوهو. بۆیە خۆی یەکلا کردوتەوە و خۆی کۆ کردوتەوە و دەردی جەناب فەرموود پرژ و بڵاو نییە و یعنی خۆی حاضر کردو بۆ ئەم ڕۆژووە. بەس ئێمە پرسیارەکە لێرایە چۆن هەوڵ بین دوای ڕەمەزان هەر کۆبین وەکو ڕەمەزان لە ناو ڕەمەزانە. ئەمە ئەبێ
ئەم ڕەمەزانە بێ بە مادەیەک بێ بە دەرسێک بێ بە مەوعیزەیەک بۆ ذاتی من بۆ ناخی من کە بڵێم باشە ئەگەر مەسئلە خوای تەعالی مەوجودە لە هەموو کات و ساتێکە مەسئلە عیباداتە عیبادات بۆ لە هەموو زەمان و هەموو مەکانێکایە ئیلا هەندێک عادار هەبێت ئەو عیبادەتانە خوای تەعالی هەڵیەگرێ و لەسرت لایە بە ئەگەر مەسەلەن ڕۆژەکەیە هەر 24 ساعاتە فئێمە مهم چییە مهم ئەوەیە کە هەوڵ بین دەرس لە دەرسی ڕەمەزان وەرگرین دەرس لە ئەجر و پاداشتی ڕەمەزان وەرگرین کە ڕەمەزان کۆمانەکاتەوە مەزدەری کۆکردنەوەیە ئەبێ بۆ دوای ڕەمەزانیش ئەم بەم کۆیە بمێنمەوە بەم جەمعیە بمێنمەوە ئینسان زۆر حەیفە مسلمان زۆر حەیفە یعنی پەرد بێ بڵاو بێ کەس لێی تێنەگا هەر ڕۆژە فکرێکی هەبێ یعنی هەر ڕۆژە بە جۆرێ بێ ڕەمەزان هاتووە بۆی خەڵکەکان کۆکاتەوە دڵەکان کۆکاتەوە هەردووکیان ڕەبت کاتەوە بە ئاسمانەکانەوە بە عالەمی مەلەکوتیەوە فئەم مەسئلەی ڕەمەزانە ئەبێ بێ بە دەرس بۆیان زەمانکەی کە ئەگینا تۆ وابزانی ڕەمەزان وەکو عەرەب بڵێ عوباد ڕەمەزان عوبادی عابید بی لە ڕەمەزانە کەسی عاشق کەسی خۆشەویست دەگەڵ خوایە وان نییە کەسی خۆشەویست هەموو چرکەیەکی دڵی ئەزانێ کە هەموو لێدانێکی دڵی ئەزانێ کە ئەڵێ ئەڵڵاه هەموو سەوتی ماتۆڕێکی ئاو لە ماڵەوە کە ئیشەکە ئەزانێ ئەڵڵاه ئەڵێ ئەڵڵاه چونکە وئین من شەیئین ئیلا یوسەبیح بحەمدیه ولكن لا تفقهون تسبیحهم إنه كان حلیما غفورا ئەگەر کاتێکە ئاوە خۆیتە ئەو قوڵتەی ئەو سەوتەی ئاو ئەڵێ ئەڵڵاه 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 ئەوە ئەڵێ بەڵام ئێمە لە حقیقت باشە هەرچی شتە زیکری خواکە هەرچی شتە پەیوەندی هەیە لەگەڵ خوایە هەرچی جەماداتە هەرچی حەیەواناتە هەرتا حەیەوانات هەر هەمووی محەممەد رسول الله عليه الصلاة والسلام بۆمان نەگەێتەوە کە پێغەمبەرێ لە بەنی ئیسرائیل لەبەر گازی مێلورەیەک شارە مێلورەیەکی سووتان فأوحى الله إليه جبريل بۆ نار ئەلی ئەجری قەرسا لەبەر گازێک أحرقت بيتا كنت أسبح فيهم يعني كانوا يسبحونني يعني مالك سوتاند ذكري من يانا كرت فأما لقى الحيوانات وجماداتها أي فكيف بم إنسانة أم إنسانة كهرشي أو جمادات وحيوانات ونبات وخوشية وفواكه هرشي ملذات بو أم إنساني إخوة مسخر كردوا أبي إنسان أو لا تربه أبي إنسان فيام باش بو حدود فيامك بيه أحط بما لم تحط به وجئتك من سبأ بنبأ يقين أي كوا إنسانك أي باشا ابن كثير برحمة بلا تفسيرك يا الله عجبا لكلب عجباتيم لصقي يدل روي جنابتانو بينري برس عجبا لكلب ناوي هرتا قيامت لسر زاركان أجر باداشتي بيه ورقيلة لبروي لأنهم صحبوا أصحاب الكهف لبروي هاوري أصحاب الكهفون أي بوكم يلو ريقنين قماني باش برين ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون أي بوكو أنا نيني إما كواتا إما مقصرين تقصيرك لذاتي خوما نوية تقصيرك ويا فهمك وعن بود دروز نبوه كخوا اتصالي بيو بكين فيوندي ما لقال يا هبه لها مكاتو ساتك لني ورو لإيوار للشو للروش فسبحان الله حين تمسون وحين تصبحون ولو الحمد في السماوات والأرض وعشية وحين تظهرون كواتا أم كاتانيك هاتوا أبي إنسان كان متصل به هل لو العصر وهل لو الفجر توقر بلي والفجر نجيب أني ونكي أما خوات دوزي وتوا أو سويني بس بفجر خواردوا تو إذا ضيعت قسم الله وكيف لا يضيعك الله أجر تو سويني خوا ونكي خواجرنت كان أعوذ بالله فإنسان به هول بات لرمضان توشوي باش ورقري زخيري باش كوكاتوا بوي اتصالي بيني أمو خوا نشره دواي رمضان مهمة وزانا يعني ابن الرجب شيء أفرمي هش كسي بزاني رمضاني قبول ويانا دوای ڕەمەزان ئەگەر وەکو ڕەمەزان بوو ئەوە قبوڵە وەکو پێش ڕەمەزانی لاتەوە ئەو ڕۆژەکەی قبول نییە علاماتی قبول بوون ئەوەیە بەڵێ مامەسا من ناپرسم وەکوڵێ ئەم پەیوەندیە چۆن دروست دەبێت چونکە پەیوەندیەکان هەیە لە عالەمی ئەڕواحەوە تاوەکو لەدایکبوونی مناڵ کە مناڵ لەسەر فیترەتێکی پاک لەدایکە بێ بۆ منە خوای گەورە بەردەوام بۆ خزمەتی ئەم مرۆڤە پەیام و پەیامبەرانی خۆی ناردووە بەڵام ئەپرسم هۆکاری پچڕانی ئەم پەیوەندیە طبعا ئەزانین ئەوەی کە پەیوەندیەکە بچڕێنێ وەکوڵێ کەمتەر خەم و ئیهمالیەکە خودی مرۆڤ خۆیەتی کە زەرمەندی یەکەمیش تایە لەم ڕێکەوتنا لەم عەقدە هەر مرۆڤ خۆیەتی یعنی خوای گەورە بێنیازە وەکوڵێ بێمنەتە لە بەندەکانی هۆکاری پچڕانی ئەم پەیوەندیە ئەم پەیوەندیە بەچی ئەپچڕێت چۆن ئەپچڕێ و ئەو سەبەبەی ئەو هۆکاری کە مرۆڤ هانای بۆ ئەبا لە پچڕاندنی ئەم پەیوەندیە دوای ئەمە لە هۆکاری ڕێخستنەوەی پەیوەندیەکە ئەپرسین طبعا أم بيوندية أم اتصالة لبين عبد وخواي پروردگارا جل جلاله كاتك أبشر ببيلاني شيطانه دستي شيطاني أي شيطان لم نيوانا بروا بلا حتى كبقت شيطان وتيتي لأغوينهم لأقعدن لهم صراطك المستقيم لأحتنكن ذريتها أحتنكن يعني شيء حنك يعني شناقة يعني
حبلەکە خەمە چەناگەیان و ڕایەکێشمەوە جنێەوە وەک سەید قوتبە فەرمێ ئەوە جنێەوە بە ئێمەیەدا شەیطان ئێمە ژاگامە لێنە فەشەیطان پیلاندا ئەنێ خێتەدا ئەنێ بۆ ئەوەی چۆن وا بکات دەست بخاتە ئیشی ڕۆژانەی ئەم عەبدە بۆ ئەوەی بیچڕێن لەگەڵ پەروەردگاریە جەل جەلالوه ئەمە یەکەم. دووهەم ئینسان خودی خۆی یەکێکە لە هۆکارەکان چۆن لەبەرەوەی ئێمە ئەسڵ وایە عیبادات هاتووە پەیام هاتووە پێغەمبەران نێراوە بۆ ئەوەی زاتەکان ڕەبتکەنەوە لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه هەچ کاتێ ئیستیعدادم تیا نەبوو و هەچ کاتێ دوور بووم لە منهجەکە دوور بووم لە ئەهلی منهجەکە جیا لەگەڵ ئەهلی منهجەکە قورئانە ئەهلی منهجەکەش مهمە چونکە ئینسان عادەتەن خۆی لەوانەیە جاری وا هەیە ئیتیصالێکی مباشر دروست نەکا لەگەڵ قورئانە بەڵام ئیتیصالێکی پەیوەندێکی ڕاستەوخۆی هەبێ لەگەڵ موسڵمانەکە لەگەڵ ئەهلی مائیدەی خوایە جەل جەلالوه فئینسانەکەیش خۆی دەستی خۆی تایە بەوەی کە مقەسیرە بەوەیە کە خۆی جاری وا هەیە هەندێک هۆکار وای لێکە یەکێ لە هۆکارەکان ئەم هەموو مەلەذاتەیە ئەم هەموو شەهوەتەیە ئەم هەموو باق و بریق و قەوز و قوزاحەی کە لە بەردەستیا هەیە ئەم هەموو قەڵەباڵغیەیە ئەو سالەکاتی سەلەفی صالح وا نەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە حەدیثەکەی مسلم ئەحمەد ضعفێکی تایە لا صلاة لجار المسجد إلا في المسجد ألا إن 40 بيتا جارا للمسجد ئەفەرمێ باسی من مەبەستم ئەوە نییە نوێژ لە ماڵ مەبەستم ئەو بڕگەی نییە مەبەستم ئەوەیە چل ماڵی هێناوە پێ صلی الله علیه و سلم بە دراوسەی مزگەوت کەواتە منطقەکە زۆر کەم بووە خەڵکەکە زۆر کەم بووە وەکو ئێستا نییە ئێستا هەر گەڕەکێک جاری وا هەیە بیسی خانووە بیسی ماڵە فئیسا قەڵەباڵغی دروست بووە مەلەزات دروست بووە سوڕەی زۆر هەیە ترافگلایت هەیە ئۆتوکردن هەیە خواردن دروستکردن هەیە میوان زۆر هەیە عیلاقات زۆر بووە ئیش زۆرە ئەم کەسە خۆی کۆ نەکردو منهج بۆی ئێماڵین ئینسان خێتە دانێت ئەو تەختیتەی کە سعید حەوا بە ڕەحمەت بێ فەرمێ ئومەتی محەممەد پێویستی بە 5 شتە یەکیان لەوە ئەتەختیت ئێمە تەختیتی ڕۆژانەمان نییە بۆیە پەردین بۆیە بڵاوین بۆیە جەمعنین کۆنین خۆمان یەک نەخستۆتەوە فكلمة كي لقرآن كلمة أو زعني مبستي جمعة أو ضم جمعة زور مهمة إنسان هو البعض دائما كوبيت لسر مسائل كان بو أوي درجا كان شيطان زياد لحد نيل لخوي بيكاته لسر خوي شو كشيطان أو سرخ أو زخمة عملاقية كهميشة بيتعقد دابه أم درجة داخل درجة كيو أو درجة داخل درجة كيو لا بنجرة كيو لا شوية كيو قد بيتعقدنا بقد بيزار نبي شونك صبري أوي كسيك ذاتي كصبري هبت شيطانة لقى الإنسان كان زور بصبرة هرتا قيامة وتيتي ربي أنظرني إلى يوم يبعثون قال إنك من المنظرين ما دام رجاي بيدا رجاي بو خوش كردو خوي پروردگار به هوسي خوي اي كاتو اي له اي خوا وخطه وترتيبه بو اوي ام انسانه راكشتو لا بهشتو بيبا برو دوزخ لخيره بيبا برو شر للروج بيبا برو شيء تاريك وتاريكستان لا بيبا برو زستاني كي سخت گرماي كي زور ناخوش بو شي بو اوي شو كام دجمني ام انسانه شيطانه انسان سيد قطب الرحمن بيفرميها مو بيانيك انسان كاص على خو بەتانەکەی لابرد بڵێ خوایە ئەوە من ڕۆژم لێ بووە معرەکەیەکی سەر ئەرزەیە لە نێوان من و شەیطانە خوایە معینم بە ئەڵێ ناجح بێت بەڵام ئێمە کێ ئەوەی لە بیرە بەیانیان هەستێ لەخەوە بڵێ خوایەوە دیسان بەرەو ڕووی شەیطان بوومەوەش ئەو شەیطانە سەرسەختە بەدبەختەی کە ئادەمی لە بەهەشتا دەرکرد ئەی باشە منێکی زەعیفی لاوازی ملباریکی قولباریک بۆ شەیطانە وێرم شەیطان ضەخمە عیملاقە مەشروعێکی زۆر گەورەی پێیە خوا دو حزبينا ولا قرآن حزب ألا إن حزب الله هم المفلحون ألا إن حزب الشيطان هم الخاسرون برامبر حزب الله حزب الشيطان خوا إقراري بيك دوا شنها مكتب سياسي أنت بسر كداياتي هي يكم حزب دروز بولكاتي آدم هو آخر حزب كوتاي بيده للدنيا شنها مكتب سياسي مردون لجيل خاكايا إسهايتي أندامي هي قيادي بقوتي هي هلا إنسى إن جاجنوك حدث ولا حرج أو باسيناكي فإنسان بأم حقيقة بزانه كشيطان لبي المرصاد ويصاوب ومان نهي لاك بين بيت طاقته بين تقاوته بين سفرك سفرم كل قل ما من خويني خوي بخبره من لغفلتهم او صنيرايا من نخوشم او صاحيه هيج تيكي توجنا بي وانا كتوشي من به شيطان بقوته كاكا شو بلام بو ايمان دار عبد القادر الجيلاني فرمي بيده سيف لكن سيفه من خشب ايمان دار برامبر ايمان دار شو شركي لداره كز نابري ايمان دار كز بقوت درقتي نايه بلام خوا معجبه لقرآن فرمي ولقد صدق عليهم ابليس ظنه والله ابليس
ئەڵێ ڕاستی کرد لەگەڵی گومانی باشی پێبردن لە ئەحتەنیکەنە ذوريەتەه لأغوينهم فعلا وابوش مشروعی شەیطان خەریکە يعني بڵاو بۆتەوە لەسەر ئەرزە فإنسان حقیقەتی شەیطانی بۆ دەرکەوێ و حقیقەتی نەفسە خسیسەکەی خۆی بۆ دەرکەوێ ما ممکن بێڵێ ئەو ئیتیصالە ئەو پەیوەندی لە بینی خۆی و خوری خوایە بچڕێنێ چونکە ئێمە پێگاتوین لە بینی بەم ئیتیصالەوە ئینسانین ئیتیصال بڕا لە ئینسانیەت و لە کەسایەتی دەرەچین ئەبین بە کەسێکی ناکەس زۆر باشە مامۆستا هەرە و ئاەتێکە فەرموود لە سوورەتی الصادە قل ما أسألكم عليه من أجر وما أنا من المتكلفين دايما إن هو إلا ذكر للعالمين ولتعلمن نبأه بعد حين أما خواي پروردگار لير يا مخاطبي إنسانك مخاطبي عبدك الله إن هو إلا ذكر للعالمين أما بيامك بوها مخلشك وما أنا من المتكلفين يعني من زور تكليف بصرت عنونية غيري أويك أمر بيكردون جيبجيك لسورة بقرة آياتك هي كخوي جورا فرمت الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجهم من النور إلى الظلمات أما ما بورم كروا كخوي جورا شون ولي إيمان دارانا وهاوكاريانا ودستي لقول دستي أنايا ويارمتيان أدا يخرجهم من الظلمات إلى النور أما شونية إما دون وهدايات معناه هدايتك معناه بيوتي هدايتي إرشاد هدايتك إيش معناه بيوتي هدايتي يعني هدايتي إرشاد وهدايتي أويك هداية عامة كخوي تعالى همو مسلمان كمسلمان بينابي بلي بعضلات وبالواني خون بوم مسلمان وإنما أو خوي تعالى الرين موني كردوم هدايتي إرشاد إيش معناه أو يك أما باشا أو خرابة أما إشي إيمه بلام هدايتي هداية جورك هداية عامك عيدي خوي پروردگار جل جلاله يخرج الناس من الظلمات إلى النور هەچ کاتێ تووشی خێرێک بووی لە خێرا بوویت هەچ کاتێ مسلمانێکی خەیر بوویت ئیماندارێکی بەڕەوشت و بە ئەخلاق بوویت قەت نەڵێی خۆمە بڵێی خوایە هیدایەتی خوایە لەگەڵ منە بەڵام خوا لە هەمان کاتە ئەفەرمێ وأنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين خوای تعالی قەت بە زۆری زۆرداری ناکا لەگەڵ کەسە چونکە باشترین ڕێزی لێناوین عەقڵی پێبەخشیوین و دوو ڕێگاکەی پێداوین بۆ ئەوەی خۆمان اختیاری مەسەلەکان بکەین بەڵام ئەگەر ڕێگا خێرەکەم گرت ناڵێم ئەوە بە عەزەڵاتی خۆم بووە ئەڵێم بە تەوفیقی خوا بووە جا بۆیە ئەوە پێوتێ هیدایەتی تەوفیق هیدایەتی ئێرشاد و هیدایەتی تەوفیق ئەوە بە تەوفیقی پەروەردگار بووە جەلە جەلالوه هەچ کاتێ من چوون بۆ مزگەوت أي بوتي لكاتي حي على الصلاة وحي على الفلاح قولوا مثل ما يقول المؤذن إلا في حي علتين فقولوا لا حول ولا قوة إلا بالله بو لبروي الراست تو بان ما كيبون يش خوايا الله يحيي على الصلاة بلا من نات وأنا بشم دزنيش قرمو بشم بو مزقوت إلا بتو نبي لا حول يعني لا تحويل ولا قوة برومو بيمو دزنيش قرم إلا بتو نبي فإنسان يخرجهم من الظلمات إلى النور أو أخواي برودقارة إيمي هداية داوة خو إما باشا إما يصير دايكو باوكي كي هندوسي بوينات شي ما كده يعني شي تكتو بونمونا إذا أمش مسألة يعني كابرا برسالك من ليه كان برسالك أواش شبهك من بوينه الله منالي بوذي شي بكات كاكا إما لبلوغه وخواي بردقار عقلك بيداين أو عقله أبي إنسان باحث عن الحقيقة به أبي إنسان هو اللي بدأ بزانه أما باشا شاكا باشا من بو برويك أندونيسيا دروسيا قبل مو فرقة صوزيك باشا من بو قرآنك بخمنا وداجبري سيارة مو فرقة كم بأمينك أو برستر بلا قرآنك أبي إنسان باشا أما قاعد شيء من بي برستم خو ما قام من سر يبرم قشتكي أي كم بتشريب وانية أي عقله أي باشا مجموعة تقريبا 200 مليون هي لهنت مش كبرستن إيه باشا تو عقله أي دوري نية بيا زحمت أبي عقل دوري هبي أبي عقل بيته قريب كسبك ناطق بيت أبي حقيقتي إنسان عقليتي باشا إما منو إما حيوان بشي جوازي خلافي تيالا بيني زانانا هندي كان لنا عقل هندي كان لنا بابا عقل نية أيوش عقلي فطري بيه إساتو شالي هالكنا وبريك لا أجر حيوانك دولاري بيسري بريس جودريج يبخر لا يبزانا غار نادات ناتشتنا واجرك ازاني عقلي فطري بيه بلام عقلي او عقليك خواي في بناسينين او عقليك ايشك او عقليك برهمي هي ثمري هي او لا انسان كانت شو عقلي او فطرية ووحينا فرمي وأوحى ربك إلى النحل أو وحي أخوه حكي جبريل نية أو إلهامة وانية فأم عقلي إنسان أبي إشكات فالله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور
ئەوە بە تەوفیقی خوایە زۆر باشە. بەڵام وما أنا من المتكلفين خۆی خطابەکە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام یعنی من زۆرم نییە لەسەرتان إنما أنا رسول من پێغەمبەرێکم لە هۆکار و سەبەبی پچڕانی ئەم پەیوەندیە کرد و نەمانی ئەم ڕێخستنەوەی پەیوەندیە لە نێوان بەندە و خوایە منە پرسم میکانیزم و شێوازەکانی ڕێخستنەوەی پەیوەندیەکە بۆ کۆلێ جەنابەت فەرموود کە خودی مرۆڤ خۆی و شەیتان لەم ڕێڕەوە لەم سیڕاتی مستەقیمە کە ئەگاتە خوا چەندان جا بۆ منە پچڕی و چاڵ دروست دەکەن بۆی ئەم پەیوەندیە بپچڕێ کەواتە ئێمە چۆن بۆ من ئەم ڕێڕەوە دروست بکەینەوە و لەسەر پەیوەندیەکەمان سوور و بەردەوام بین پەیوەندیەکە دروست دەکەینەوە بە ئیتیصالمان لەگەڵ صاحبی پەیوەندیەکەیە کە ڕێکی خستووە لە بینی ئێمە و خوایە کە محەممەد ڕسول الله چونکە خوای تعالی 124,000 پێغەمبەر لە حدیثەکەی ئەبو ذەر لە نەسائیە هەیە ناردوێتی ئەو چەند کتێبیژی داوەزاندووە بۆ ئەوەی وتوان ئەم پەیوەندیەکە ڕێخەنەوە لە بینی عەبد و خوایە گەرم و گوڕ بێ فەئەمە یەکەم جار بە بچینەوە حقیقەت و ماهیەتی محەممەدمان بۆ دەرکەوێتەوە و شەرعەکەی بێنێن بەرچاومان و بڵین تەسبیح حسابەکەین جارێکی و خۆمان پاکەکەینەوە تەوبە ئەکەین و با بگرین سەر ئەو عیباداتەی کردومانە ئەم جارەی کە 30 ساڵە نوێژەکەم بەرهەمی نییە نوێژەکەم ئیلا لە بەردەم مزگەوتەکە دامەکەم ئەوە بەرهەمی نوێژەکەمە ئەم جارە با بڵێم نوێژەکەم نوێژێکی چاک بێ نوێژەکەم با نوێژێکی باش بێ کە خوای پەروەردگار کاتێک کە ئەفەرمێ ما زال العبد يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها ولئن سألني لأعطين ولئن أعاذني لأعيذن أما أوية يعني خواب أفرمي بندكان نزيك بيته ولا من بالنوافل نوافل يعني شي نوافل يعني شي يعني سنة بەڵێ نوافل تو بينج فرضه هي باشا من برسي عليكم لا خوم ولا همو كسك همون يجي چند دقيقة با چوار ئێمە دقونیەکە بەس تا پێنج بۆی حسابکە 5 دقه 5 کەڕەت 5 25 دقەکە 24 ساعتی هەیە 23 ساعات و 35 دقه چیەکەی ئەبێ ئەم ئینسانە دوو لە ڕووی بیسەری بەڕێز و ئەبێ ئینسانێکی بەرەڵابین ئێمە نابێ ئەم ئیتیصال و پەیوەندی ئەم نوێژانە بۆیە لەم کاتانە دانراوە بۆ نمونە ئەبێ هەستی پێ بکەم کە ئەمە ڕەبتێکە خۆ ئەوە نییە بڵێ لە بینی نوێژی بەیانی و نیوە ڕابڕۆ ئەحللت لك ما حرمت عليك وانە ئەبێ تۆ لە نوێژی نیوەڕۆ بتگەێنێ چونکە ئەسەلەوات و بەردەوام بەسە مرۆڤ ئەسوڕێتەوە ئەمینە ئەم ڕێڕەوە ئەم بازنەیە بە شێوەی بازنەیە ئەوە بۆ نمونە پێبوتی بۆ نمونە پێغەمبەر صلی فەرمێ ئەلا ئەدلکم على ما يمحو الله به الخطايا ويكفر به السيئات ئەوە پێتان بڵێم چیە تاوانەکان ئەسرێتەوە یەکێ لەوانە انتظار الصلاة إلى الصلاة فذلكم الرباط ربط يعني چی ربط يعني پەیوەندی وەستانی من وانتیزاری من بۆ نوێژێک چاوەڕێکردنم بۆ نوێژێکیە ئەوە ڕیباتە ئەوە پەیوەندیە فئێمە پەیوەندیەکان ئەبێت تازەی کەینەوە لە ڕێی عیباداتەوە لە ڕێی خواپەرستیەکانمانەوە خواپەرستیەکانمان خواپەرستێکی هاکەزاییە زۆر ئێمە بە ئاسایی چینە نوێژەوە زۆر سەلەفی صالح کاتێک کە نوێژیە کرد ڕەنی زەر دەبوو ئەیوب برانە ڕۆ دیسان مەوعیدم لەگەڵ خوا هەیە دیسان وەرە بچۆرە نوێژ و ئیستیقبالی قیبلە و اینجا بزانە ئەو پەیامەی کە ئینێری بۆ ئاسمان چی ئەڵەیت و چی بۆ ئەنێری ئەبێتەوە وانە اینجا ڕۆژوو اینجا حەج عیبادات زۆر مهمە بۆ پەیوەندیەکان عیباداتە پەیوەندیمان تازە ئەکاتەوە عیباداتە پەیوەندیمان یەکلا ئەکاتەوە عیباداتە پەیوەندیمان بەقەوەت و تۆکمە ئەکا لەگەڵ پەروەردگارە جەل جەلالوه چونکە خوای تەعالی بە نەسی حەدیثی قودسیە فەرمێ ما زال العبد يتقرب يعني نزيك أبيت ولا من علاقة أنا لقل من ربط أبيت ولا قل من بالنوافل أو هيك له كان كان فعبادات بقرين وتصفيح حساب كين نفسي خومانا يتربين لموضوع أو إخوة توبة أو نيجيك كردو ما يترناي كم نيجيك بقوة ركم أو رجيك قرتو من رجوكي باشتر أكم أبيش تكان روج بروج بله جیاوازی هەبێت من لە زۆر بەرنامە زۆر وەکۆلێت تاکید لەسەر ئەمە ئەەکەمەوە کە کاتێک ئێمە عەمودێک یان بورجێکی ئاسنی باڵا بەرز داوتین سیرەکەی پێویستمان بە ئەگە خۆی شتێکی ستونیە بەڵام پێویستیشمان بە ڕاگر و پاڵپشتێکی ئاسۆیی هەیە ئەنی ئەگەر خاک نەبێ و ئەگە بۆ خاک نەبێتە شوێنێ بۆ ئەوەی کە شاخەکان وەکو کۆڵەکە بچن بە ناخیان ئەو شاخانەیە عەمودە چۆن دروست دەبێت سیرەکەی خوای گەورە من ئەوەندەی کە بزانم لە یەک شوێنە ئەفەرمێ من پەیوەندیم لەگەڵ عەبدەکەمە ئەبچڕێنم کاتێکە بۆ منە ئەگەر سیلەی ڕەحمی بەجێ هێنا ئەوە منیش ئەیگەیەنم سیلەی ڕەحمی وەکۆڵە پەیوەندیەکە ئەگەیم لەگەڵیاوە ئەگەر پچڕاندی ئەوە منیش پەیوەندی لەگەڵی ئەبچڕێنم کاتێک بۆ منە ئەفەرمێ یەکەم دڵۆپەی خوێنی شەهیدێکە کەوێتە سەرزەوی لە هەموو گوناهێکی خۆشە بێ بەمەرجێ ئەگە پەیوەندی ئاسوەکەی کە بریتە لە قەرزی دۆستێکی یام هاوڵێکی بەسەریەوە نەبێ
یان بۆ منەکە ئەچێ بۆ حەج ئەبێ لە پێشاهی دراوسێ و خزم و کەسوکار و ژن و عایلەی هەموو وەکو لە گردن ئازاییان لێ بکە کەواتە بۆ منە ڕێخستنەوەی پەیوەندی زەوی ڕێخستنەوەی پەیوەندی لەگەڵ مرۆڤەکان ڕێخستنەوەی پەیوەندی ئاسۆییەکە تا چەند زامنە یان تا چەند هۆکاری سەرکەوتنی پەیوەندی ئەستونیەکەمانە لەگەڵ خوایە. وتمان عیبادات جزء لە عیبادات چییە؟ با گەورەتری کەی بڵین لەگەڵ ئەوامری خوای پەروەردگارە ئەمرەکانی پەروەردگار هەرچ ئەمرێکی کردبێ تۆ جێبەجێیکەیت و هەوڵ بدەیت بۆ جێبەجێکردنی ئەوە تۆ ئیتیساڵەکەت پەیوەندیەکە لەگەڵ خوای پەروەردگارە تۆکمەکەی هەرچ ئەمرێکی هەبێت و تۆ نەیکەی ئەوە دوور تەخاتەوە ئەوە تۆزێ دوور تەخاتەوە لە قادرمەیەک قاچ و هەڵەکەوێت بۆ نمونە فبۆ نمونە جەناب فەرمووت سیلەی ڕەحم سیلەی ڕەحمێکێکە لەوەی کە ئەجر و پاداشتی بەدەستێنی بۆ نمونە ناو یەکتریە سەلامکردن پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەچ کەسێ والله لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولن تؤمنوا حتى تحابوا ألا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم بونمونا كواتا سلامي ربط كلوب بهشتوا سلامي ربط كلوب إيمانوا سلام بها به مصافحة وتوقع كردن في صلى الله عليه وسلم فرمي هاتش دو مسلمان يتصافحان إلا تاوانا كان يعني لي أكيوكو شون قلا أكيو لدار أما لبيني منو توايا اجتماعيات أما بونمونا كارو كاسبي دو کەس مانەیە پێوتێ کەسێکمانەیە پێوتێ فرۆشیار کەسێکمانەیە پێوتێ کڕیار ئەم کڕیار و فرۆشیارە محەممەد ڕەسوڵ الله ئەفەرمێ ئەگەر صادق بن لە یەکتریا بوریکە لەهما ئەگەر صادق بن ڕازگۆ بن ئەوە بەرەکەت دارە بێ و ئیش و مامەڵەی کە لە نێوان ئەوانایە کەواتە هەموو ئەمرەکانی خوا ئەگەر لە بینی خۆم و خوایە بێ یان لە بینی خۆم و عەبدا بێ لە مەسائلی کۆمەڵایەتی و ئیجتیماعیاتە هەمووی ئەچێتەوە قاڵبەوە هەمووی قاڵبی عیباداتە هەمووی ئەجر و پاداشتی پێوەرەگری هەر هەمووی ئیبتیسامەیەکی کەم زەردەخەنەیەکی کەم کە مجرد پێ بکەنی پێکەنینێکی بەسیط ئەجر و پاداشتێکی تایە سەدەقەی تایە کەواتە ماوەسا من مەبەستمە دووبارە بپرسمەوە مرۆڤێک بۆ نمونەسەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ پیاوێک لە بەنی ئیسرائیل 70 ساڵ لە کوچە و پەرزگاکەی خۆیان خەریکی عیبادەتە بەڵام حەقی بەسەر چواردەورەکەیەوە نییە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە کە هەمووی بۆ سوودی مرۆڤەکان دەوروبەرە یعنی خوای گەورە چه نیازێکی بە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی من هەیە کاتێکە خوای گەورە مەلائیکەتی غەزەب ئەنێرێ بۆ کاولکردنی ئاواییەکە لەبەر ئەم پیاوە ئەگەڕێن بەڵام خوای گەورە فەرمێ ئەم جارە لەوە دەست پێ بکە کەواتە کۆڵبوونی پەیوەندی ئاسۆییەکەمان ڕێکنەخستنەوەی ئەم پەیوەندی ئاسۆییە لە نێوان دایک و باوک و خوشک و برا و خزم و دراوسێ ئەمانە هیچ کاتێ ئێمە ئەتوانین بەبێ ئەم پەیوەندی ئاسۆییە پەیوەندیەکی ستونی دروست بکەین گەورەترین خەلەلە یعنی ئەگەر ئێمە عەرزەیەکمان نەبێت چۆن عەمودێکی تیا داچەقێنین قورئان هەر قورئانەکەیتەوە یەکەم سوورە چییە الفاتحة يكم آيات الحمد لله رب العالمين آخر سورة شيء القرآن الناس قل أعوذ برب الناس ملك الناس كواتا خواي همو عالمة إيمج لنا وخلقين بو خلقي جين أبي معاملة ما نهبي لقل ناسا المعاملة نبي لقل ناس ما ممكن خوشويستي أو رب العالمين بدأ زبيني چونك إيما دست من بدست يك وبيبي وكو زنجير وسلسلة وتسبيح وابه أقرأ سورة لخوام دورة فشية دست قرب كلاقي خوته وبابا فشيء معناه هيجي أصلي نية وإنما إما حتى قبر حديثكم برشاو كوتوه في يوم صلى الله عليه وسلم قبر لا سر قبراني لا قبرسان الله أجر كابراي صالح بيننا قبرسان أهلي مقبرك ألين هو كيه ألين فلاني صالحة ألين مرحبا به إيمش بابوني أو توشي خيرو خوش جزرانية بين دوهم جنازية تجور ألين كيه ألين فلاني طالحة ألين لا مرحبا به خوش جناهته إيمش بابوني أو توشي عذاب بين كواته هما نجينا قبري يكتريو أجر بحقيقة يجنبي كبتشين سرداني يكتري بكين لقبره بلا هما سودو زرر من برأك لقبر سانيشا شكر مدينة كهما نتياين فإيه دس ما نبي بدس يكوبه أما النية بلا انقطاع على خلق انقطاع على بويا ما وصي عيني لمزقوت على اتصلوا رحمني ورحمكم الله أو اتصلوا شانا اتصلوا ضلا اتصلوا دسا اتصلوا برادريتية أخوة إيمان داريتية إن جاء اتصلوا بالنيش اتصلوا بالله عز وجل اتصال ما ممكن بو توازن إخوة بيتعقدنا به لو مسألة من لقل برا كمان نيوجاكين رقمان ليك أو هدوك جمان بران برقب ليك بيصاوين هدوك جمان نيوجاكين إخوة زور إزعاج زور بيتعقد لو مسألة أصل وايا أم شانك أيني بشاني أكتريوا أو معناكين بيولا بيجويك حسيك ببينم معناكيك براء أخوتي أنا به براتي أنا به دلسوزي أنا مهري أنا به خوشويستي أنا به چونك أوي بجمع أكري أوي بإيمان أخوته براتي أكري بتنها ناكري بويا زانياني زو فرمي أنا كدر الجماعة خير من صف الفرد
يعني پیسی جەماعەت زۆر باشترە لەوەی کە فەرد کە تەنیا زۆر پاک و تەمیزیش بە تەنیا زۆر سەفا بی جەو و هەبێت بەس تەنیایی شەیطان چونکە پێغەمبەر صلی الله علیه و ئەفەرمێ شەیطان زۆر نزیکە لە یەکێکەوە لە دوان دوورترە لە سیان دوورترە لە چوار دوورترە فەئەم کۆمەڵایەتی و ئیجتیماعیاتە ئیشی ئێمەیە ئەبێ ئێمە ئەوەی لە وڵاتی ئێمە هەیە لە ئەوروپا نییە ئەخر ئەوروپا بۆیە تووشی ئەو مەسئلە بوون ئیجتیماعیاتیان نەماوە کۆمەڵایەتیان نەماوە تۆ چایە بۆ من نەکڕی من چایەکە بۆ ئەکڕم و تۆ خواردنێت ئەم بەیت بۆ مەطعەم وەرەو بە ڕۆژوژین ئەوە لە هەموو ئەوروپاشتی وا نابینی ها فکۆمەڵایەتی مهمە لە ئێمە خەڵکی کۆمەلگاین و بۆ کۆمەلگاین و ئەبێ کۆمەلگا دیسان ڕەبط بکەینەوە لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه و ئەبێ خۆمان یەخەینەوە لەگەڵ کۆمەلگایە بەبێ کۆمەلگا هیچمان بۆ ناکرێ بالعکس بەڵکو پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه جبريل هەموو جارەیە تەژوورەوەڵێ دراوسێکە والله وام زانێوتم لەوانەیە لە میراتێکم بەشی بکەوێ ئەو دراوسێ هەرماڵ نییە دراوسێ دوکان دراوسێ مزگەوت دراوسێ نوێژ دراوسێ ستۆدیۆ دراوسێ ئیش دراوسێ هەمووی دراوسەیە هەر هەمومان ئێمە سیلسیلەی یەکن هەمووی ئەگەین بە یەکتری هەموو وڵاتە ئیسلامیەکانیش هەمووی دراوسێ یەکترین ئیسە فەردێک ئەڕوا هەرتا نەجەف و کەربەلا و بڕۆ بۆ بەسڕە و بڕۆ بۆ فا و ئینجا چێتە کوێت لە کوێتەوە چێ بۆ وڵاتەکانی خەلیج هەموومان دراوسێ یەکترین ئەبێ دەستمان بە یەکتریەوە بێ و ئەو موسڵمانەی کە لەم یەهتەم بأمر المسلمین فليس منهم ئەوەی کە ئیهتیمام و گرنگی نادا بە مەسائلە مهمەکانی ناو کۆمەلگا و موسڵمانان ئەو موسڵمان نییە لەوان نییە چۆن لە ڕەمەزانە یا ڕەمەزان بکەین دەواازەیە بۆ ڕێخستنەوە وەکۆڵێ ڕێک و پێکردن و بە قووەتکردنەوەی ئەم پەیوەندی نێوان خوا و بەندە چۆن ئەم ڕەمەزانە وا لێ بکەین کە پەیوەندیمان زیاتر ئەگەر ئەوەی کە پەیوەندی بسراوە وەکۆڵێ دروستی کاتە ئەوش کە هەمانە زیاتر وەکۆڵێ برەوی پێ بدەین بەردەوامی لەسەری وە زیاتر ئەم پەیوەندیە توند و تۆڵ بکەینەوە کە سوودمەندی سەرەکی لە جێبەجێکردنی هەر خودی خۆمانین و پچڕاندنی ئەم پەیوەندیە ژەر ئەوەی کە زەرەرەکا و وەکۆڵێ خەسارەتمەند و ڕەنج بە خەسارە بێ هەر خودی مرۆڤ خۆیەتی خۆی ئەم سوالە لەوانەیە بە جۆرە لە جۆرەکان مکەڕەر بێ ئێمە دائیمەن ئەڵێین ئینسان ئەگەر بێ پەیوەندی دروست کاتەوە لەگەڵ پەروەردگارە جەل جەلالوه ئەبێ لە ئەوڵەوە دەست پێ بکاتەوە لە ئەوڵی ئینسان کاتێک کە دەست پێ ئەکات ئەسڵ وایە ئەم ئینسانە خۆی تەوەجوه بکات بۆ لای پەروەردگار جەل جەلالوه خۆی یەکلا بکاتەوە بۆ لای خوای پەروەردگار وەکو دوێنێ باسمان کردومان بە تەوبە بە ئەوبە بە عەودە بە گەڕانەوە بە ئیستیغفار بە لێخۆشبوون ئەم کەسە جارێ تەصفیه حسابەکە لەگەڵ خۆیان بۆی بچێتە سەر سفرەکەی کە چووە سەر سفرەکەی اینجا بۆی ئەم ڕەمەزانە ئیستیغلالکەین ئەوەیە کە بزانین وەکو یەکەم حەڵقە وتم چرکەکانی ڕەمەزان دەقەکانی ڕەمەزان ئەبێ لە مێشکمان نابێ کات لە ڕەمەزان فێری کاتمانەکە فێری ئەوەمانەکە کە ئینسان قیام اللەیلی هەبێ و سحوری هەبێ و نوێژی بەیانی نەفەوتێنێ و نوێژی نیوەڕۆی لە کاتی خۆیان پێشەوە هەستێ و بچێ بۆ جەماعەت و ئەمە هەمووی ئەوەیە کە تۆ گرنگی ئەدەی بە مەواعید و گرنگی ئەدەی بە کات کە گرنگیت دا بە کات و پێش ئەوە تەوبەت کردووە ئەمە تۆزێ گەڕایتەوە بۆ پەیوەندیە ڕاستە و خۆکە لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه چونکە وتمان ڕەسومالی موسڵمان چییە کاتەکەیەتی ئەگەر کاتێ نەبێ تر تۆ چیت هەموو دەقەیەکی لێ بڕوا ئەوە لە تۆ ڕۆشتووی ئێمە ئیمڕۆ بۆ نمونە ئیمڕۆ چەند شەمەیە سێشەمەیە ئەم سێشەمەیە لە ژیانیا سێشەمەی کە نایەتەوە سێشەمەی هەفتەکەی کە سێشەمەیەکی کەیە سێشەمە ئیمڕۆ ڕۆی ئیتر تەواو نوێژی عەسر کە کردومانە لە ژیانمانە ئەو نوێژە عەسرە نابینەوە بەیانی نوێژی عەسرێکی تازەیە ئیلاقەی نییە عەسر لەگەڵ عەسرا جیاوازە مەغریب لەگەڵ مەغریبا جیاوازە کەواتە ئینسان بزانێت لە ڕەمەزانە چۆن دقیقە چۆن زوو خەمی شتەکانی ئەخوات نوێژەکەی ئەکات بۆ نمونە ئەمە ئیتر هەرچیت لە ڕەمەزانە ئینفاقە سەرفیترەیە زەکاتە ڕۆژەکانی بکەمە یان معاسەرەی ڕۆژەکانی خۆی ئەمە وای لێ ئەکا کە فعلەن من دەستگرم بە ڕۆژەکانی دوای ڕەمەزانەوە وەکو ڕەمەزان حسابی بۆ بکەم کە من ئینسانێکی گرجوگۆڵم تۆڵم ئینسانێکم فعلەن لە کات تێگەیشتوم ئینسانێکم فعلەن خۆم یەکلا کردوتەوە بۆ خوا ئەمە نییە بڵێمی ساعە لڕەبی و ساعە لقەلبی وەکو میسریەکان نا ئێمەڵێن ساعە لڕەبی والساعة الثانية أجر له يجابم هم لربي به لقلبي منية شو كقلبي من بدس خواي پروردگار جل جلاله فأوا أجر دائما دم استغفار وتوبة بين كاتكان من بزانين وموعد كان خواي پروردگار أجام لي بيت وخوار رقم يكبر الأمان جماري يك خوابه كوتي الله أكبر هم شيء أصغر مال أصغر بنال أصغر تجارة أصغر سيارة أصغر درابة أصغر همي أصغر أي شيء أكبر خوايا جل جلاله بلام تو ساعات دوان زبانجيني ورايا أكبر ساعات دو نيوجو كرت أكبر وين كرت لكاتي خوايا نو كردوا فإنسان أم مواعيدانا وما ليك شون لرمضان أوا
قنجوقیتی و بە تەرتیب بە جۆژێکەوە و بە گەرم و گوڕی ئەم عیباداتە ئەبێت دوای ڕەمەزانیش هەوڵ بین چاو لە ناو ڕەمەزان بکەین بەسەیتە ئینسانە بێت لە مڕاحقە دەرچێ جاری وایە دووسێ مناڵی هەیە هەر مڕاحقە جاری وایە سێ چوار مناڵی هەیە هەر لەسەر خواردن عاجزە بێ لە ماڵە عیب و شوورەی لوتەکە لە خواردن ئەمە مڕاحقە بەڕاستی ئەمە هیوا هەیە ئەڵێ چیمان هەیە وەڵام نیسکێنە حەزەکە ئەو چواردە خۆرە دەکە چواردە فیشەک بنێ بە مجەیدەکە چکە گۆشتی تیا و دایکی دێنێ ناوە ئەمە مشکیلەیە بەڕاستی ئەمە مڕاحقەرەوە نییە تۆ بچی لە بەردەم مەکتەبی کچانە بوەستی مڕاحقەوە نییە مڕاحقی فکری هەیە هیوا هەیە پیاوە دەست بەسنگەوە ئەنێن بۆی لە دەرەوە بەڵام لە ماڵەوە فول گەندەڵە مناڵی پێ بەخێو ناکرێت تربیە پێ ناکرێت هەمووی پردن هەمووی بڵاو کاتی بەرنامەکەمان بەڵێ کاتان تەواو بووە قوربان ئێمە هەر چاوەڕێ مامۆستا قسەکانی زۆر خۆش لە خزمەت قسەکانی تەواو کا من مامۆستایان کاگریاز لە سەرەتاوە شێرێکی خوێندەوە حەزەکەم ئەو شێعرە بەدەنگەوە بخوێنمەوە بۆ بیسەران کە شتێکی پێم وایە بێ زۆر بەقوەتەوە شێری مەحوی نییە کە بەڵێ بەڵێ بەتر قساکەین و ئینشاءڵڵا کاتەکەم تەواو بووە من مەگەرە خواحافیزی بکەین جارێ نابێ بڕۆی لە خزمەتتان لەنان کەسکاریا خاکم بەسەر ڕۆی بەبا عومرم لەنا کەسکاریا خاکم بەسەر ڕۆی بەبا عومرم خدا تۆ بمژێنی تا لەبەر خاپی کەسێ دەمرم خەیاڵی پوچی دنیاوە دەماغ و دڵمی پێچاوە خەیاڵی پۆچی دنیاوە دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ئەجەل دەورم دەدا ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدا هێشتا خەریکی مەسئەلەی دەورم لەنا کەسکاریا خاکم بەسەر ڕۆی بەبا عومرم بەبا عومرم جەنابی مامۆستا دووبارە بەخێر بیتەوە زۆر سپاس بۆ جەنابەت ماندوومان کردی ئازیەتمان لە شە ساڵ بێ بەخێر بێ سپاس پاداشتەوە لەم چوار ئەڵقەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بۆ کۆڵێ چوار ئەڵقەی یەک لە دوای یەک و دوو سێ و چواری ڕەمەزان بوو بەنسیبی جەنابێت خوای گەورە پاداشتی بەخێر داتەوە بیکاتە توێشی قیامەت بۆ ئێمە و تەواوی بینەرانیش هیوادارم سوودێکمان گەیاند بێ بە بینەران و خۆستانکەوی خاتە میزانی حەسەناتانەوە دوعای خێریشت بیر نەچێ قوربانەکەی سپاس بۆ تۆش کاک ریاز بەڵێ بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست ئینشاءڵڵا بەردەوامە بین لەگەڵتان بۆ تەواوکردنی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کە تاک و کاژمێر حوتی ئێوارە ئینشاءڵڵا کە تا نزیکبوونەوەی بەربانگ ئینشاءڵڵا بەردەوام ببین لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دێنەوە خزمەتتان بۆ پێشبڕکێی قورئانی پیرۆز. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی دەنکڕی کوردیاسا بەرهەم دێنێت لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە چەڵتووک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی و سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت. ئۆ خەیارە نا خرمەی دێ هەواتە گێدەرە گێدەر خرمەی دێ نانی تێریە میزەڵانە لوسی ئاشکرای کاودێ تربێ دەرکێنا خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنا خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕێوە بەشی تۆ خرمەی دێ خرمەیە جبسی لوسی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ دووبارە بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدان ڕۆژانە لە کاتژمێر 5ەوە تاوەکو کاتژمێر 7 لە بەرنمەیەکی ڕاستەوخۆ و ناوازەدا دەینە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست بە چەند بڕگە و بابەتێک کە ئەم بڕگەی ئێستا پێشکەشتان ئەکرێ بڕگەی پێشبڕکێی نیشتیمانیە بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی بۆ قورئانی پیرۆز لەلایەن لیژنەی زۆر بەڕێز و خۆشەویستەوە کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل دێتە خزمەتان بە هاوکاری بەندە و کاک ڕیاز وەکو پێشکەشکار. خۆشحاڵین بۆ ڕۆژی چوارەمی مانگی ڕەمەزانی پیرۆز دەینەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست کە دەچینە لای کاک شێخ حسێنجان. کاک شێخ ئەمڕۆ چیت هەیە بۆ بینەرانی بەڕێز و بۆ متەسابقەکان
چ ئامۆژگاریەکەت هەیە ئەو نوقسانیانە چی بوون لە ڕۆژانی ڕابردووە ئەمڕۆ ئەتەوێ بەبیری ئەو خۆشەویستانەی بهێنیتەوە بۆ ئەوەی نەکەونەوە ئەو هەڵەیە دووبارە و ئەو بەڕێزانی کە بەشداریان کردووە لە ڕۆژانی ڕابردوو مەسیریان چییە و بەرەو چ عقارێک ئەچن و چیان لێ دێ و چۆن دەنگیان پێ ئەدرێت دەهێنرێنە ئستۆدیۆ خەڵکی ئەم پرسیارانە ئەکا حەزمان لێیە لە زاری جەنابتەوە وەڵامەکەی بزانین. بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاس فتاش بەخوای پەروەردگار درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی حەزەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و آله وسلم. ڕێز و سڵاویش بۆ هەموو بینەرانی خۆشەویست و ئازیز. لە ڕۆژی چوارەمی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک ئازیزی تر ئەمڕۆ بەشدارە بن لە ئەم پێشبڕکێ نیشتیمانیەدا. طبعاً پێشتریش ئێمە باسمان لە چەند تێبینیە کرد بۆ ئەو بەڕێزانە کە هەندێکیان و بڵێن زۆربەیان پابند بوون الحەمدولله بە تێبینیەکانەوە، بەڵام هەر وەکو خوا فەرمێ وذەکر فإن الذیکرا تەنفع المؤمنین وەکو یادخستنەوەیەک بۆ ئەو بەڕێزانەی کەوا بە شێوازی تیلاوە بەشدارە بن لێرە بە کورتی ئاگایان لێبێ تیلاوەکەیان تەوازونێکی جوانی پێوە بێ، نە زۆر سەریع نە زۆر خاو بخوێنن. ئەوەڵی تیلاوەکە تا ئاخری تیلاوەکە وەکو جەنابی کاگدکتۆریش ئاماژەی پێکرد بە یەک شێواز بێ، چونکە تەئسیر لەسەر مەخارجی حرفەکان و زەمەنی حرفەکان و ئەوانە هەمووی وەقف ابتیداءەکە و ئەوانە هەمووی ئەکا بە شێوازێکی جوان وەکو قورئان خوێنانی پێشوو چۆن ئەدایان کردووە. دووەم ملاحەظەمانەوەیە دەربارەی هەناسە هەندێک برا ئەمڕۆژ پەیوەندیان بە منەوە کرد دەربارەی هەناسە ئەبێت تۆ پێشتر تەمرینێکت لەسەر کردبێ و بتوانی ئەدائێکی باش بکەی لە کاتی کە کاتێک کە قورئان ئەخوێنی، چونکە معلومی هەموو لایەکە کاتێک کە قورئان ئەخوێنی بە تایبەتی لە پێشبڕکێ و لە شوێنێکا کە خەڵکێک و جمهورێک دانیشتووە ئینسان لا ئیرادی تووشی حاڵەتێکی ئرتیباکە بێ وای لێ دێ کە هەناسەی کورتە بێتەوە. جا بۆ ئەوەی ئەم سەیتەرە بکا بەسەر ئەمە ئەبێ ڕۆژانە تەمرینێک بکا بۆ ئەوەی وەکو وتمان پێشتر ئاماژەمان پێکرد هەناسەش لە ڕێگەی لوتەوە وەرەگیرێنە نەگەل لە ڕێی دەمەوە، چونکە ئەگەر لە ڕێگەی دەمەوە وەریگری قورگ و گەروی ئینسان وشکە بێ. لەبەرەوە ئەو ئامۆژگاریانەمان هەبوو بۆ ئەو خۆشەویستانە، خوای گەورە ئینشاءالله هەموو لایەک موفەقکە. ئێستا ئەگەر لەسەر خەت بێت برای ئازیزمان کاک ڕاستی عوسمان لە شاری سلێمانی. کاکە ڕاستی ئەسەلامو عەلەیکوم وڕەحمەتوڵڵاه. وڵای خواتان لێبێ. سڵای خوا لە جەنابیشت. کاکە ڕاستی گیان ئەو شوێنەی کە بۆ جەنابەت دیاری کراوە سوورەی مەریەم ئایەی 16 بۆ 21 فەرموو دەست پێ بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها فمثل لها بشرا سويا قالت إني أعوذ بالرحمن فإن كنت تقيا قال إنما أنا رسول
قال أنى يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا. دەست خۆش بۆ برای بەڕێزمان کاکە ڕاستی خی گەورە پاداشی بداتەوە تیلاوەیەکی جوانی ئەدا کرد. ئێستا چینە خزمەت برای بەڕێزمان کاک دکتۆر ئیسماعیل بۆ ئەوەی ملاحەزات و تێبینیەکانی خۆی لەسەر خوێندنەکەی کاکە ڕاستی ئاشکرا بکات. بسم الله الرحمن الرحيم سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. دەستی کاک ڕاستی خۆش بێ ماشەڵڵا سەوتێکی خۆش ئەدایەکی باش بەڵام تێبینیەک کە بە شێوازێکی گشتی لە کۆتایی هەموو ئاەتەکانە دووبارەوە کاک ڕاستیگیان ئەویش ئەوەیە ئەگەر دیقەت بین کۆتایی ئاەتەکان بین هەمووی مەدێکی عیوەڵە و پێش ئەوەش یائێکی مشەددمان هەیە پێش ئەویش حرفێکی مەکسوورمان هەیە بەم شێوازانە شەڕقیە سەویە تەقیە زەکیە بەغیە مەقضیە ئەمانە پێویست ئەکات لە کاتی وتنیانە بە تایبەتی کە کۆتایی ئاەتە بڵێن قورئان خوێن لەو کاتەیە هەناسە وەرەگرەوە محاولە ئەکات تۆزێ درێژکردنەوە هەبێ لە کۆتاییەکەیە بەهەرحاڵ ئەبێ وریابیت ئەم یائانە کە یائی مشەددن و پێش خۆی مەکسوورە حرفێکی مەکسوورمان هەیە و یائێکی مشەددمان هەیە هەموو یا مشەددەکانیش مەفتوحن ئەگەر ئاگادار نەبیت لێرە یائی مەدی دروست ئەبێت چۆنی مكانا شرقيا شرقي يا ايش مدي ام جاليا وتقافك مكسور يا ايش مدي ابي بيا ايش مفتوح اما هلايا شي يمكن بوي لم هلا رزقار مان بيت بمشي وازه مكانا شرقيا شرقيا نبريك تيا قوتك تيا كجاي اكاتوا وكو علماء يكون رحمة إخواني بيان فرمو كيجيشتم شو بين التشديد وتحرف مشددة كبيان بك بو معناي كلا بيشو باش خوي جاي كيتوا نكتي كلي كي لقى حرف مكسور كي بيش خويا وحرف كي مديلي ودروز به ياخذ فتمثل لها بشرا سويا هزاك يا ايشي مشدد بوني هبه هس اكي سويا او اخر نتو بلام ابي شي بكام فتمثل لها بشرا سويا باشا إن كنت تقيا غلاما زكيا ولم أك بغيا وكان أمرا مقضيا ما بشي وازم أقروان بيت بعكس وحرفي بو زيادة بيت وأبيت بخلا إن شاء الله بولا مودوا يسوي شيء قال ربك هو علي هين جوان خوان ديوا هندي جار لهندي شوينا ئاگاداری زمانی غونەکان بوو و هەندێک جاریش نەخێر زەمانەکەی لە حەدی خۆی کەمتر بوو بە تایبەتی ئەم کە بە قیرائەیەکی چۆنەڵی بەڵتی و بە تحقیقەوە ئەخوێنێت پێویست ئەکات زەمەنی غونەکان متەساوی بێ بە نمونە نونێکی مشەددمان هەیە لەگەڵ میمێکی مشەدد لە هەموو شوێنێکا بێ زەمانەکانیان متەساوی قالت إني أعوذ بالرحمن منك
لە ئینی نونێکی مشددە زەمانەکەی ئاگاداری بێ یاخود إن كنت تقيا بو شوازة أقداري أو زمن بيت قالت أنا يكون لي غلام أقداري زمني غني أو نون مشددة بيت ولنجعله آية للناس بتعيبتي ما نوى لم شناناك بلين قواعد تجويد رسالة كان رت بأداة وزياتر بمينيتها وباشتر ويا بمينيتها ئەوەی کە جەمالێت و جوانی بە قورئانەدا چییە؟ ئەم غونەیە و ئەو مەدانەیە کە مەجالی ئەدا بەڕاستی تۆ ئەدایەکی جوانتر و شێوازێکی جوانتر بگەێنی بە بەرامبەر لەبەرەوە ئەم شوێنانە کە شوێنی مانەوەیە باشتر وایە بە ئەندازی پێویست بمێنێتەوە و پەلە نەکات چونکە زەمەنی میقداری غونەکان دیاری کراوە بە تایبەتی لە نون و لە میمی مشددە پێوتری ئەکمەل ما تەکون باشە لەگەڵ ئیدغامەکانیشا بە هەمان شەیەک حکمیان هەیە لەبەرەوە ئاگادار بە ئینشاءڵڵا ئاگاداری زەمەنی غونەکانیش بێ لەگەڵ ئەو تێبینەی کە یەکەم جار عەرزم کرد تێبینێکی بچووکی تریش کە گوێم لێ بوو هەرچەنە زۆر جار سەوتەکە شەپۆلێکەدا باش گوێمان لێ نییە فاتخذت من دونهم حجابا بیتی حە لەیە مەکسوورە ئەگەر ئاگادار نەبی چی لێ دێ ئیمالەی تیا دروزە بێت ئەڵێ فاتخذت من دونهم حجابا لیا کەسرەیەکی مەحەو دەرناچێت دەستی خۆش گەورە مفەقتکاو خوا پاداشت باتەوە بۆ ملاحەزاتانە کاک دکتۆر زۆر وردی هەندێک لە بەشدار ئاخرم پیاوانە شتیان نایە مەقسەیەکی و کاک ڕاستی ماشاءڵڵا تەلەبی دکتۆر کۆچەرە ئەدایەکی زۆر باشی قورئانێکی جوانە خوێنێ یعنی لای مامۆستا ختمی تەواوی کردووە لەبەرەوە ئەڵێ حسنات الأبرار سيئات المقربين بمعنى باشتر حتما وايا كاك راستي الحمد لله أدائك باشي هي دورة مقامات بيني ودورية كاملة لاي من لاي بندا دوري دوم لاي براي برز من كاك دكتور كوتشر الحمد لله موفقتان إن شاء الله دينا ولاي براي برز من كاك دكتور محمود وقف ابتداء بسم الله الرحمن الرحيم دەست خۆشیمان بۆ برای بەڕێزمان کاک ڕاستی عوسمان وەک جەنابتان ئاماژەتان پێکرد لە ڕووی خوێندنەوەوە لە ڕووی دەنگەوە ماشاءڵڵا توانایەکی باشی هەیە و لە ڕوانگەی تەجویدیشەوە تێبینیانش کە کاک دکتۆر ئیسماعیل وتی تێبینی وردن یعنی گینا لە ڕووی تەجویدیشەوە الحەمدوللا باشە لە ڕوانگەی وەقف ابتیدا ئەوەی یارمەتی دەری بۆ ئاەتەکان دوور و درێژ نەبوون هەر بۆیە پێویستی حاڵاتێکی وەقف ابتیدای وای تا دروست نەبوو هەممان نەزانین کۆتایی ئاەتەکان سونەتی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم ئەگەر پەیوەندیشیان بەیەکەوە هەبێ ئەتوانی تیایان نابۆستی لەبەرەوە من هەرەوەندەم هەیە دوعای خێری و موفەقەتی بۆ بکەم خوا پاداشتی خێر باتەوە ئینشاءالله منیش ملاحەظات لەسەر خوێندنەکەی کاک ڕاستی عوسمان ئەوەیە لە ڕووی سەوتەوە بە طبقەی قەرار دەستی پێکرد پاشان بە ئینتیقالێکی جوان چوو بۆ جواب و جوابی عالی هەبوو لەو کاتەی لە حرەکەی سێگا لە مەرحەلەی دووەمیە بەرز ئەبێتەوە زۆر جاروات تەسەورەکەن ئەوە جوابی جوابە نەخێر جوابی جواب زۆر لەوە بەرزترە بە هەموو کەس بە ئاسانی نایە ئەوە پێوترێت جوابی عالی بەڵام جوابی عالیش زۆر مهمە هەموو کەسێک ناتوانێت بیکا بەڵام ئەم بەبێ ئەوەی بکەوێتە نەشازەوە کاکە ڕاستی زۆر جوان ئەدایی کرد خوای گەورە موفەقیکە لە ڕووی نەغمە و تەڕەنومەوە بە بەیاد دەستی پێکرد پاشان چوو بۆ ڕەست سێگای خوێند و سێگای تەکمیلە کرد بەڵام ڕەستەکەی مکەمەل نەبوو سێگاکەی تەکمیلە کرد و چوو بۆ کورد زۆر جوان بوو چوو بۆ کورد مەقامێکی کوردی جوانی خوێند و کۆتایی کوردەکەی کردەوە بە بەیات و کۆتایی بە تیلاوەکە هێناخوا موفەقیکا و ئەدائێکی جوان بوو مەقامی کوردیان کورد ئەم مەقامە ئەڵێن لە کوردەوە وەرگیراوە ئینشاءڵڵا داوات دەکەین بۆ شێوازی مەقامی کوردە ئینشاءڵڵا قسەی لەسەر ئەکەین پێم وابێ ئێستا برای بەڕێزمان کاک جەلال یوسف لە شاری هەولێر لەسەر خەتە ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله مامۆستا جەلالیان باشی وعليكم السلام ورحمة الله وبركاته کاکە جەلالگیان ئەگەر بکرێ دەنگی تەلەڤیزیۆنەکە کزکەی یان پشتە شوێنێک کە تەلەڤیزیۆنەکەی لێ نەبێ یان بە تەواوەتی کزیکەی چکە دەنگ ئاەتەوە بۆی بە تەواوەتی گوێمان لە دەنگی جەنابەت بێت إن شاء الله فەرمو قوربان لەو شوێنەی کە بۆ دیاری کراوە سوورەی هود ئاەتی 37 بۆ 40 فەرمو
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واصنع الفلك بأعيننا ووحينا ولا تخاطبني في الذين ظلموا في الذين ظلموا إنهم مغرقون. ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون. فسوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ويحل عليه عذاب مقيم. حتى إذا جاء أمرنا وفارت النور قل نحمل فيها من كل زوجين اثنين قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول ومن آمن وما آمن معه إلا قليل. صدق الله العظيم. زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک جەلالی یوسف لە شاری هەولێر. خی گەورە مۆفەقیکە. کاک دکتۆر گیان ملاحەزات لەسەر خوێندنەکەی کاک جەلال. دەستی خۆش بێ کاک جەلال، قورئانێکی جوانی خوێند. توانڵم باشترینیان بۆ تا یاسەکە خوێندبێتی لە تەجویدە. بەڵام یەک دوو تێبینی بەسیتە حاجی مامۆساییان بە دڵێکی فراوان و لێمانەوەگرە ئەویش ئەوەیە ئاگداری حروفی الصەفیر بین بە تایبەتی لە کەلیمەی وەصنع الفولکە لەگەڵ کەما تەسخەڕون
ئەمانە جۆرە سەوتێکیان لەگەڵایە سەوتێکی تیژە بۆ هۆی ئەوەی مەخرەجەکەیان ضەیقە تەسکە بێتەوە هەواکە کە دەرئەچێت چۆنەڵی بە مەمەڕێکی تەسکە ئەڕوات ئەو سەوتە دروست ئەکات وەصناعیل وەص یاخود کەمە تەسخاڕون نە ئەی چۆن کەمە تەسخاڕون ئەو سەوتەی لەگەڵا بێ ئەمە لەم دوو شوێنە وەکو تەرکیزم کرد بێت دیقەتم دابێ لە یەک شوێن تیشە فەسەوفە تەعلەمونە مەن یەئتیه ئەو هەمزە ساکینە یەئتیه وەکو صیفەتێکی قەلقەلە بەرزبوونەوەیکی تیا دروست بوو تێبینی کۆتاییشم حتى إذا جاء أمرنا حتى إذا أو مدى جائزة منفصلة أتواني ملي زمانكي نقيشة شوار حركة وتوا أو دسي خوش بها خوا موفقتك إن شاء الله كاك دكتور جان جنابك والله دەستخۆشیمانێ بۆ برای بەڕێزمان مامۆستا جەلال دیارەوە کاکتۆر ئیسماعیل ئاماژەی پێکرد پێوەی دیارە کە یەکێکە لە قورئان خوێنە بەتواناکان ینی هەم لە ئەدایا لە مەهارەت یا لە شارەزاییە دیارە و حتا لە حاڵتەکانی وەستان و دەستپێکردنیە زۆر موفقانە و سەرکەوتوانە شوێنە گونجاوەکانی دۆزیەوە بۆ وەستان شوێنێک کە لە ڕووی ماناوە لە ڕووی ئاعراب و گونجاو بێ و دەستپێکردنەوەکانیشی بە هەمان شێو لە شوێنی گونجاوە بوو هەرەوەندەم هەیە و دوعای سەربەرزی بوو خوا موفقتکە ملاحظاتی بەندەش لەسەر خوێندنەکەی کاک جەلال بەڕاستی زۆر بە تەرتیب هەم لە ڕووی سەوتەوە و هەم لە ڕووی مەقاماتەوە تەرتیب زۆر مهمە کە کاتێک ئەخوێنی و ئەوەڵی ئاەتەکە کە دەستی پێکرد تا ئەخیر لەسەر یەک ڕیتم و یەک شێواز ڕۆی بە هیچ شێوازێک لای نەیە ینی یەکەم جار بە قەرار دەستی پێکرد و چووە جوابی عالی و نزیک بووەوە لە جوابی جواب بەڵام جوابی نهێنا نەغەم بەیاتی خوێندووە ڕستی خوێند سێگای خوێند و ئەمانەی هەموو تەکمیلە کرد زۆر جوان بوو و کوردیشی خوێند تۆزێک و چۆرەوە بچۆوە بەیات و قفڵی بە مەقامەکان کرد و خوای گەورە موفقیکە ئینشاءالله تیلاوەیەکی زۆر جوان خوێندنیشە زەردەخان لەسەر ڕوخساری جەنابەت دەبوو نازانم وەکو لێ معجب بووی بە خوێندنەکەی تیلاوەکەی بەڕاستی دڵگیر بوو خوای گەورە موفقیکە ئینشاءالله ئەچینە لای برایەکی ترمان لە ناحیەی کەڵەکچی کاک عەبدوڕەحمان قاسم ئەگەر لەسەر خەت بێ السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك عبد الرحمن جان باشي براي من فتام مستعد دسخوشتان لذا كما مستعد وموفقتان كا ناحي كالكشي كيفيتك كوي هولير نزيك دورة قربان جان دكفتر نزيكي ذكرت نزيك آخي بردراج بلى كوابل لهولير ودورة نزيك آكري ونزيكا لا شيخان نزيكا بردراج نزيكا بليون خوا موفقتان كا إن شاء الله أو شوني كبو جناب الدياري كراوة سوري الإسراء آيتي 23 و 26 فرمو دست بك بخواندن بلي قل إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تمهرهما وقل لهما قولا كريما.
پێم وا بێ پەیوەندیەکەی پشڕا کاک عەبدوڕەحمان قاسم هەتا ئەو کاتەیەتەوە دەربارەی هەندێک لەو شێوازە خوێندنانەی کە زیاتر احتیمامی پێئدرێ لە پێشبڕکێ جیهانیەکان ئێستا حاڵی حازر تەنها شێوازی میسری لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکانە زیاتر مەقبولە و احتیمادی لەسەر ئەکرێ کۆنترین پێشبڕکێ کە هەبێ لە عالەمی ئیسلامیە ئێستا پێشبڕکێی نێودەوڵەتی وڵاتی مالیزیایە کە سوپاس بۆخوا بەندە ئەم ساڵ پێش چەند هەفتەیەک پێش ئێستا من خۆم لێوێ بەشدار بووم لە ساڵی 1959ەوە ڕئیس وزەرای مالیزیا ئەم پێشبڕکێی تەبەنا کردووە لە دوای ئەوەی کە لە 68 ئیستیقلالیەتیان وەرگرتووە و نیزامەکان نیزامی پاشایەتیە بەڕاستی نزیکەی 60 وڵاتێک بەشدار بوون پێشبڕکێکی زۆر ناوازە و وەکو عێراق بەعام و هەرێمی کوردستان من تایە بەشدار بووم الحەمدولله و توانیمان پلەی شەشەم بێنین بەڕاستی منافسەیەکی بە قووەتی تیا بوو دووەم پێشبڕکێ لە جیهانە کە ئەکرێت کە زۆر بە قووەتە ئەویش ئەو پێشبڕکەی کە لە وڵاتی ئێران ئەکرێت برای بەڕێزمان کاک عەبدوڕەحمان قاسم لەسەر خەتی برای من سەلام عەلەیکوم کاک عەبدوڕەحمان دووەم پێشبڕکێ کە ئەکرێت ساڵانە مانگێک پێش ڕەمەزان یاخود مانگونیوێک پێش ڕەمەزان ئەویش لە وڵاتی ئێران ئەکرێت پێشبڕکەی نێودەوڵەتی بۆ دەنگخۆشی و لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەمەی مالیزیاش چەند ساڵێکە حفزی تێکراوە پێشتر بەس بۆ دەنگخۆشی بووە و چەند ساڵێکە بێ بەڵام شتێک سەرنجی زۆر ڕاکێشام بەڕاستی بینیم خوشکانیش لە بواری دەنگخۆشییا بەشدارن لەوێ شان بەشانی برایان لەوێ ئەهاتن و خەڵکانێک و خوشکانێکی زۆر دەنگخۆشی تیابوو کە زۆر لە ئاستێکی بەرزە لە ڕووی تەجوید و لە ڕووی وەقفیدا و لە ڕووی سەوتەوە زۆر بەهێز بوون زۆر بە قووەت بوون بەڕاستی ئەوە زۆر سەرنجی ڕاکێشام چونکە زۆرێک لەو پێشبڕکێ و ئاهەنگانە کە من ڕۆیشتوم نەمبینیوە ئەمە یەکەم جارە من ئەوە ئەبینم یعنی کە ئەو خوشکانە تایە بەشدارە بن ئەگەر لە ڕووی تەجویدەوە زۆر بە قووەت بوو بن کاک دکتۆر ئیسماعیل لێ بوو وایە حتمەن تێبینیە بوو لە سەریان لەشی ساغ کاک مامۆستا جەمال شەریف سەلام عەلەیکوم عليكم السلام ورحمة الله وبركاته. شوني ما مصطفى جمال جان؟ جنابة شوني ما مصطفى الرئيس أحوالكم باشا. خوا موفقتك إن شاء الله. ما مصطفى جمال جان جنابة السليمانيت. بلا قربان. سورة إبراهيم آياتي 35 بو 38 بو جناب الدياري كراوة فرمو دس بيبكي إن شاء الله. سؤال باشا بس ما مصطفى الرئيس يد ملاحظة شو لخدمتي جناب كان. فرمو. خۆتان نەزان ئێستا ڕەمەزانە و پیاو دەمی و شکڵتە ڕایتیان نەماوە جاری وا هەیە زمانی بە بەڵاشوتان و سێبێ حسابێکیەوە کە نەگەر هەناسێ شتێ نوقسانیە بوو إن شاء الله بخوێنە إن شاء الله خوا موفقتەکە شتیوان بەخوای گەورە إن شاء الله إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم رب إنهن أضللن كثيرا من ما مصطفى جمال جان جان قربان آياتك تبران ببورا كأدوستينم آياتي 35 بو 38 وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا ألا يوا أخي ما مصطفى سيوشوارا لا إما 35 بو 38 35 بو 38 دەست پێ بکەوە
يعني كاتەکە خوێن لە کۆتاییان نووسراوە 35 باشە برا بە ڕێزەکەم کە ئاڵێن بۆ ئاەتی 38 یعنی لەکوێ گەیشتە 38 دیترەوە کۆتایی ئاەتەکەیە ئەوەی دوای ئەو ئەبێ بە ئاەتی 39 يعني كوتاي سي واشتكي لعلهم يشكرون بوحدها يعني ژمارە ئاەتەکان لە کۆتایی ئاەتان نووسراوە نەک لە سەرەتایی لعلهم يشكرون حتى وەکو في الأرض ولا في السماء. بس أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام. رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على
ولا في السماء صدق الله العظيم. سوپاس بۆ برای بەڕێزمان مامۆستا جەمال شەریف لە شاری سلێمانی. حەزەکەم ئێستا گوێبیستی دەنگی مامۆستای کۆچکردو مامۆستا شێخ شەحات محەممەد ئەنوەر کە ناسراوە بە ئەمیر و نەغەم چەند دقیقەیەک لە خزمەتتانە گوێبیستی ئەو قورئان خوێنە دەنگ خۆشە بین. فەرموون. بسم الله الرحمن الرحيم. زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب. قل للذين كفروا ستغلبون وتحشرون إلى جهنم وبئس المهاد. قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم رأي العين. برای بەڕێزمان کاک عەبدوڕەحمان قاسم. کاک عەبدوڕەحمان گیان سەلام عەلەیکوم. ملاحەظاتمان لەسەر خوێندنەکەی کاک مامۆستا جەمال شەریف لە سلێمانی. کاک دکتۆر گیان ئەگەر ملاحەظات فەرمووی لەسەرینەکەی. بەڵێ دەستی خۆش بێ کاک جەمال قورئانێکی جوانی خوێند بەڵام بەدەر نییە لە کۆمەڵە تێبینی بەسیط ئینشاءالله لەوانش تەبعاً ئێمە هەموو جارێک دەڵێن تۆزێ زەحمەتە لە ڕێی تەلەفۆنەوە تەقیمی کەسی بەرامبەر بکەیت
لەکرێ هەندێک تێبینی بڵێن زۆر جارگە لی دڵنیانە بین نابێت تێبینی لەسەر بدەین لەبەرەوە نازانین ئێمە لێرە وا جوانتێوەیەتی بە حقت ئینشاءالله بۆ مەرحەلەی داهات و بۆ قۆناغی داهات لەگە سەرکەوتن لێرە لە ستۆدیۆ جوان لێگرن بەئیزنی خوا ئینشاءالله. وإذ قال إبراهيم بتراء ليا ألف بدوات مفتوحي شيء يعني بلي مفتوحة لدوا شو ألف يعني توي بلي تفخيمك زيادة وقلوي كجنابي خويندي وجنوبني وبني أن نعبد الأصنام بتعين لا ساكنة نابق القليها بيت ربي إنهن أضللن أضللن بدي ضادكي بها ماشي وهم مخرجكي كمظبوط نبو هم أويك كردي بمقلقل ربنا إني أسكنت من ذريتي أو يا مشددة زور واضح نبو لايمن تهوي إليهم وارزق أو قافك قلقلي أديتي نابت برو حركة لا يبديت وارزقهم وأسان تربو كسي برانبر بو قرآن خوين بلا وارزقهم أيجي ضميه كباتي بلام أقدار با صفتي قلقلك ولا لو كاتا كبيتي قافة ساكنة كالي انضمام شفتين مكة ليود بقرنا ودوا بمشازة وارزقهم لكلمة لعلهم يشكرون لو ومديات توزيك يعني أو طبقات الصوتية لحد يخوي زيادة القوري هم قالين أقدار نبي خوي كألين مدك كألين واي مدية واتا امتداد في الصوت واتا الصوت كدريجة كريتوا نكبيت لهم كاتك لهم مقطعك صوتية كدريجي أكيتو كدير طبقة كيب قوري هرشان طبقات قورين اشتكي مقبول نية والله مزوجة كسي برانبر واني كماهرين بشوازق أي قورن حرفي تري لي دروز ناكن باشان ربنا إنك أقدر بالليا وشي إنك همزكي تسهيلي تيانكي لبري بيش خوي مدهات وأسان تربو كسي برامبر بلي ربنا إنك سيركي همزك ناميني حرفي همزة حرفك شديدي مجهورة أو حرفاني كصفتي الشديان هي واتلكاتي وتنيانا كلام مخرجك أنا ودرجة قوتك هي أو قوتا لدواي حرفك مدية وتوزي زحمته حروف مدية كان حروف المد واللين لين وسهولتك لدى برينيانا كنقلك لو يتسر حرفك شديدي وكو حرفي همزة أقدار نبي صفتي شدك لدى زدا كوتا تبينيش وما يخفى على الله من شيء بيتيشين مفتوحة أو فتحيك محض نبو أبي لكاتي فتحك لتشو هاتوا وتفتح الفم أبي دم كيتو من شيء نك من شيء بمشي وازا فتحك حقي خوي ورناقلي بلان بعوم الحمد لله قراءيك باش بخوي ورم موفقك يقول جنابش موفقك بيم وابي كاك عبد الرحمن قاسمش لسر خطه بس با كاك دكتورش ملاحظك خوي بلا لسري بلا لسر ما موسى جمال دعاء خيري بوكين كاك جمال موفق بيا اخوا چەند تێبینیەکی هەبوو لە بواری وەقف ابتدا لە سەرخوێندنەوەکەی یەکێکیان دیارە وەک گوتمانەوەی شوێنی گونجاو بدۆزێتەوە بۆ وەستان ئەو برای باسیەوەی کرد کە ڕەنگە هەندجار بۆ پێنەمانی هەناسەوە ئینسان لە ڕەمەزانە بۆ ڕۆژە بەڵام دەیتوانی لە پێشترەوە بوەستایە بۆ لە رەبی جعل هذا البلد آمنا لەوەیە بوەستایە تا لەسەر وەجنوبنی بوەستێ چونکە وەجنوبنی وبەنیە متعلقن بەیەکەوە لە ڕووی ماناوە پاشان وام هەست کرد دیارە دواتر ئینشاڵڵا متابعەیەکی کەمانە بەس لە بوادین غەیری ذی زەرعین لەوەیە نەفەسێکی دایە هەناسەیەکی هەڵکێشا و لە شوێنی سێما کە وەستا لەسەری عند بەیتیکە المحەڕەم شوێنێکی گونجاوی هەڵبژار دەست پێکردنەوەکەشی تا ڕادێکی زۆر گونجاو بوو بەڵام چوارەم وەستانی وەرزوقهم لەوێ وەستا ینی ئەگەر بکرا لەسەر تەهوی ئیلەیهم بوەستایە دوایی فەجعل ئەفئیدەة من الناس تهوی ئیلەیهم وەرزوقهم من الثەمەرات باشتر بوو خوای گەورە موفقیکا بە عموم باش بوو بەڵام دیارە ئەو تێبینیانەمان لەسەری هەبوو ئینشاءڵڵا سەربەرزبێ خوای گەورە موفقتان کە بە کورتی ملاحەزاتەکانی منیش لەسەر ئەوە وا هەستەکەم بەهۆی ئەوەی کە بە ڕۆژووە دیار بوو ماندوو بوو شێوازێک لە ئیرتیباک و ئەوەی پێوە دیار بوو کە ئەی خوێند و تەوازونێکی تەواو لە سەوتیان نەبوو یانی اینجا یەکێک لەو ئینانە کە من چاوەڕوانم نەئەکرد کە مامۆستا جەمال بیکە ئەویش ئەوە بوو تەنها
بەیاتی خوێن یەک تۆز بەیاتی خوێن ئیتر تا تەواوی کەمەوەی حجاز بوو بە طریقەیەک لەو شێوازەی کە محمود خەلیل حوسەری شێخ محمود خەلیل حوسەری ڕەحمەتی خوای لە بە حجاز ئەخوێنێ بە تیلاوەیەک تیلاوەکە لە بینی تەرتیل و تیلاوایە شێوازێکی خۆش ئەیخوێنێ خاوترە لە تەرتیل مەقامی حجاز ئەخوێنێ لەو ئەچوو یعنی عموماً تیلاوەکەی زۆربەی زۆری یەک مەقام بوو و یەک جۆر سەوتی تیا بەکارهێنا قرار و جوابی هەبوو وەکوتم بەیات و حجازی بەکارهێناوە بەڵام کۆمەڵێک لە هەندێک شوێنە بۆ نمونە لە فەجعل ئەفئیدەتەن من الناس خروجی سەوتی هەبوو وەرزقهم هێروەها لە تقریبا وما نعلن گەیشتەما نعلن توازنێک لە سەوتەکەیان نەمابوو یعنی هیواهەیە مەسەن قارێڵێ ما نخفي وما نعلن وەک چۆن لە کۆتایەکەوە چۆن بڵین کۆتایەکی جوانی لە ئاەتەکەی نەهێنابوو خوای گەورە موفەقیکە عموماً تیلاوەکەی خراب نەبوو ئێستا با بچین بۆ لای برای بەڕێزمان کاک عەبدوڕەحمان قاسم ئەگەر لەسەر خەتە کاک شەماڵ عەزیز لە خەلەکان سلام علیکم کاک شەماڵ گیان عليكم السلام ورحمة الله وبركاته. باشنا الحمد لله. سلامت بی کاک شەماڵ گیان ئەو شوێنەی کە بۆ دیاری کراوە سوورەتی ئالی عیمران ئاەتی 144 بۆ 146 فەرموو دەنگم واضحة بەیتون واضحة خراب نییە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتلا انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا ومن يريد ثواب الدنيا نؤته منها ومن يريد ثواب الآخرة نؤته منها وسنجزي الشاكرين وكأين من نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم ربيون كثير فما وهنوا لما
صدق الله العظيم. سواز بۆ برای ئازیزمان کاکە شەماڵ عەزیز لە خەلەکان دەنگت هەر خۆش بێ. کاکە دکتۆریگیان ملاحەظات و تێبینیەکان لەسەر خوێندنی کاکە شەماڵ فەرموو. بەڵێ دەستی خۆش بێ کاک شەماڵ برای عەزیز و خۆشەویست لە خەلەکانەوە بە شێوەیەکی گشتی بەعموم ئەوەی کە هەمە تێبینی لەسەر قیراءەکەی جەنابیان ئەوەیە لە تەفخیمی غونەیە ضعیفە چونکە ئێمە حروفی ئیخفاءمان هەیە و لەناو حروفی ئیخفائیشە 5 حرفمان هەیە لە 7 حرفە مستعلیەکە کە نونی ساکین و تەنوین بە هەمان شێوە کە نونێکی زائیدەیە نونێکی ساکینی زائیدەیە کاتێک ئەم نونە ئیخفائیەکەی ئیشاریتەوە تەفخیمی ئەەکەیت و مانایی ئاماژە ئەەکەیت بە دوای خۆی کە حرفێکی ئیخفاءمان هەیە یەکێک لەو 5 حرفە دەبێتین لە بێجگە لە خاء و لە غەین خصە ضغط نقیض ئەم حەو حرفە بێجگە لە خاء و لە غەین پێنجەکەی تریان ئەبێ نونەکە کە ئەشاییتەوە تەفخیمشی بکەیت. بە نمونە وما محمد إلا رسول قد من قبله نقبلي من قبله مەم شێوازە نابێت ئەمە بەعام لەسەر تێبینێ بۆ هەموو قیراءەکەی بە هەمان شێوە و زەمەنی غونەکانە هەندێک جار باش بوو هەندێک جار وەکو پێویست نەبوو ئەتوانین بڵێن بە نمونە وەکو کتابا مؤجلە لە یا حکمی میمی مشەدەدی هەیە. تێبینێکی تریش بۆ جەنابی کەلیمەی نؤتیه منها ئیجاری دووەمیان ومن یورید ثواب الآخرة نؤتیه منها کەلیمەی نؤتیه کەسرەی تاءەکەمە حەڵ نەبوو تایبەتێگە دوو کەسرە بە دوای یەکا بێت دوو ضەممە بە دوای یەکا بێت دوو فەتحە بە دوای یەکا بێت ئەبێ ئاگاداری بینێکێکیان ساکین نەکەین یاخود ئیختیلاس یاخود ئیمالە یاخود دەتوانین بڵین حرەکەکە زۆر جار مەحەڤ نییە بەسەریعی بەسەریە ئەڕوات لە شوێنی ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا کە گەیشتە پیتی يضر بڵێم گەیشتە پیتی ضاد و ڕائەکەت پەلەی کرد لە قیراءەکەیە لەم کاتەیە حرەکەکان چی ئەبێ ئەبێ بە ئیختیلاس چونکە بەعام قیراءەکەی ئەو لەسەر چۆن دەڵێ سورعەتێک ئەخوێنێ ئەگەر لە مەقطعێکە پەلەپەلی تیا بکات حرەکە ئیختیلاسی تیا دروست دەبێت. کەلیمەی وەسەنەجزی الشاکرین دوو تێبینی بەسیطی ترە ئینشاءالله الشاکرین ئەلیفەکەی وەکو ئیمالی لێ کرد وەسەنەجزی الشاکرین ئیمالی تیا دروست کرد ئاگاداری ئەوەش بێت بە هەمان شێوە کەلیمەی فەما وەهەنوو بە هەمان شێوە ئەویش کۆتا کەلیمەش والله يحب الصابرين ئێماڵین پیتی صاد پیتی سین پیتی زای صفەتی صەفیریان هەیە ئاگاداری ئەو صفەتە بن. خوا موفقت کە ئینشاءالله. کاک دکتۆر گیان جەنابەت ملاحەزەکانت ولو کاتیش کەم ماوە هەوڵەدن بە کورتی ئێمەش باسیکەین دیارە کاک شەماڵ دەستی خۆش بە موفق بێ ئێمە وگوتمان دیارە دایمن باسی لانە ئیجابیەکان ناکەین تێبینیەکان ئەڵین لەسەر خوێندنەوەکانیان زیاتر ئەوەی کە هەڵە بێت یا ئەوەی کە پێویستکە چاکیکەن ئەگینا باشەکەی زۆر ترینەکەیە ئەو وەستانانەی کە کردی دەستپێکردنەوەکان گونجا بوو تەنها لە ئاەتی 146 وەستان و دەستپێکردنێکی کرد هەردووکیان تا ڕادێکی زۆر نەگونجاو بوون فما وهنوا لما أصابهم تر بەهۆی نەفەسەوە بیا بەهۆی هەر شتێکەوە بێ لە وەستا دیارە لما أصابهم متعلقة بفي سبيل الله جوان ترباب لسر في سبيل الله بوسته وكدسي شي بيكردو لربيون ودسي بيكردو كفاعلي جملة كبيستكا لسرتاي رستكا ودس بيبكاتو أو دو تبينيه هو لسريقنا وكو عام زور موفق بو سركوتو سربرز بإن شاء الله واتزاوباتو إن شاء الله تبينا كان مش بسريعي طبعا كاك شمال بشوازي عبد الباسط خوندي عبد الباسط مقام كاني زورك أداء كردوها بەڵام من پێم سەیرە ئەم بەس بەیات هەتا تەواو بوو هەر بەیات بوو ئەوەی کە خوێندی فقط و بە قەرار و جوابەکەیشی زۆر بەرز نەبوو خۆتان نەزانن عەبدولباسط ماشاءالله طبقاتی سەوتی زۆر هەیە بەیات و بەیاتی تەوەسوتی خوێند و تۆزێک نزیک بووە لە بەیاتی حوسەینی بەڵام کەوتی پێشەوەی صدق الله العظیم بکە ئەم صدق الله العظیم و کۆتای ئاەتەکە لەگەڵ بیدایەتەکە نەگونجە یعنی هین بوو ئەیتوانی بە شێوازی عەبدولباسط شتی جوان ئەدا بکە مثلا عەبدولباسط حیجاز ئەخوێنێ بە شێوازێکی جوانە خوێنێ
مثلا عەبدولباست ڕست ئەخوێنێ بە جوانەی خوێنێ بەیات عینیشت مەقامەکانی تر عینیشت بە شێوازێکی جوان تەسەلسول بە دواییەکە ئەی خوێنە من چاوەڕێ بووم کە مەقامەکان بێنێ بەڵام نەیهێنا عموماً تیلاوەکەی خراپ نەبوو خوای گەورە موفقی کا و پاداشی خێری هەموو لایەک بداتەوە ئینشاءالله. خۆش بێ دەستی بەڕێستان خۆش بێ سپاس بۆ بەڕێستان ئەگەر کاک ڕاستێ بینی کتێبێ زۆر سپاس خوا پاداشتان باتەوە. سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دیارە ئەمڕۆ 5 بەشدار بووی خۆشەویست کاک ڕاستی و مامۆستا جەلال و کاک عەبدوڕەحمان و مامۆستا جەمال و مامۆستا شەماڵ بەشدار بوون لەگەڵمان کە کاک عەبدوڕەحمان بەداخەوە لە کەڵەکچیەوە پەیوەندەکەی حاصل نەئەبوو دوسێ جار پچڕا بە هیوای ئەوەی لە ئەڵقەکانی داهاتوو بتوانێت پەیوەندیمان پێ بکایە خود بەشدار بێت لە پێشبڕکێکە ئینشاءالله. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ستافە خۆشەویستەی هاوکارمان بوون لە بەڕێوەچوونی ئەم بەرنمەیە. گۆزاری ڕەمەزان دێتەوە خزمەتتان ئینشاءالله لە ڕۆژانی داهاتووی مانگی ڕەمەزان. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ لیژنەی خۆشەویست بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.